السلام عليكم ورحمة الله وبركاته. أفدم باش باشي وغاب خير وسلامات. خدي روجي ونفيجيتو هميا قبيل كت إن شاء الله. خدي ما بجينت حتى روجي دمو هيكيت رمضاني و دعاء أم هميا بو إكودو بكين إكودوش فيرنا كيم تايباتيجي الدمي فتاري والدمي باشي أم دعاء بو إكودو بكين. فيري كردستان بالشرق الباشوري كردستان تقريبا إدي أم درباسی ساعتایی که بینه ایدی نوا ساعتایی که دویش دا خود حسکت و کی دهی و پیرجی برنامه پاشیو دیجارات پیشکش کردن پریکا کردستان 24 و اف پاشیوا سیه خود حسکت ابروکجی پشتی چند دقیقه کردن آنجام بیشین ساعت کدی خود حسکت نوا کردستان دا دی دست پاشیو خارنه تا کردن و نوا کردستان 24 دا هم دی دست برنامه پاشیو ابروککین برنامه پاشیو ابروکجی خود حسکت و کی برنامه دربازبی هم توری یکم تایبت به دین اسلام و مهوانداری و مامستایی که اولی زیده تام ده بحثا دا بجین آداب که نوا هیوار رمضان و پیروز دا آداب گشتیش نوا اسلام دا چه هاتینه بحث کردن و خود حس کت توری دوم جیدا خود حس کت هم ده بحثا توری که تندرستی که چوانیا ورگرتنا درمانان اگر کسی که نخوش بد دست به که سلامتی با همیوان کس آبت نکمت بیننو توش نخوشی که بینه اشلا خوده بزیترین دم شفای بوان آفریقا تو صلاح بوان همی کسا جوید ایدی لشوانا ساخو ساخلم خوده هر لشوانا ساخو ساخلم بهلت و تناوا رمضانش دادی فرصت که هری باشه ام تندرستی خوب برف باشتر بین دست بکا برنامه ام دیب پاکیج اکا تجی بهارات دست بکین ام دیب ترشیاتی دست بکین ترشیب تایبه تجی دمی ام بحثی ترشید کین ناوا کردستان دا ترشیه میسل گلک ناف بانگه یعنی میسلی ناودنگن بو چکرنا ترشی یعنی دست و تبلتوان رنگینن دما داعش دایدی اف پیشیانه آن کدرس کرنا ترشی هدی کاملی هاد بو لپشتی آزاد کرنا مثل عالیه و یه بیجین روز حالات پشتی در بازمینا 5 هیوا او کسن بازرگان اوین ترشی چت کن دست و تبلن خوین زیرین هدی وگرنا نوا بازار ترشیاتی دا هدی پلاستیجی طلبیه که زور سرکرینا ترشی هم الموصل يجي هم جيج موصل او فريد كنجبوي هم عراقي وكردستان يجي يعني ترشي موصل نوكا نوفا هولير يجدا هيا يب نوفو بانجت نوفا سفرين خارنين همي كردان جدا براستي تيتا ديتن خارنا ترشي جي يلا كابتن مالها اگر مروف دستي بخوت اگر مروف فاولك بدت بهنك يا بهارات ازر تج دستي مروفيتات لهر يابطام عم دي برف مثل وبتشين و ترشي مووسڵ شارێک کە کراوە بە دوو بەشەوە هەندێک سەرقاڵی جەنگ و دەنگی تەقە و دوو کەڵن هەندێکی دیکەش بەدەم ڕۆژوگرتنەوە لە سەرەی کڕینی پێداویستەکانی ڕەمەزان و لە پێش هەمووشیانەوە ترشیاتی مووسڵن کە لە ناوبانگ و جۆر و تامدا بێوێنەیە ئەم پیاوە یەکێکە لە ناودارترین ترشیات فرۆشەکانی مووسڵ ئەو دەڵێ هەرچیەک بێ واز لەو پیشەیە ناهێنێ کە لە باپیرانیەوە بووی ماوەتەوە تأسس عام 1955 أول محل بالموصل تأسس هو ساڵی 1955 یەکەم دوکانی فرۆشتنی ترشیاتمان لە ناوچەی نەبیشید کردەوە بەڵام ئێستا ناتوانین دوکانەکەی ئەوێ بکەینەوە بۆیە ئەم دوکانەمان کردەوە چونکە ئێستا مانگی ڕەمەزانە و هاوڵاتی موسڵاوی وا ڕاهاتووە کە لەسەر خوانی ڕۆژوشکاندنی ترشیات و شەربەتی مێوەش هەبێ زیاتر ئەو جۆرە ترشیاتە خواستی لەسەرە کە بە سرکەی هەنار دەکرێت ئێمە تەنها ترشیات بە مووسڵ نافرۆشین بەڵکو بۆ گەیارە و هەولێر و بەغدا و عەمارەشی دەنێرین سوپاس بۆ خوددا ئێستا بارودۆخ زۆر باشە بەڵام لە سەردەمی داعش بەو جۆرە نەبوو چونکە مووسڵ پارێزگایەکی گۆشەگیرکراو بوو نرخی کیلۆیەک ترشیات بە 2000 و ئەگەر بە سرکەی هەنار کرابێ بە 2500 سعره كلش مناسب اما المدبس رمان ب 2500 کڕیارانی ترشیات ژمارەیان زۆرە و هەندێک لە نزیک و هەندێکی دیکەش دوای دابڕانێک لە ڕێی دوورەوە دێن تا لە تاموچێژی ترشیاتی مووسڵ بێبەش نەبن من يوم كان بالنبيشيت يعني طرشي مشهور ومعروف من سەردانی ئەم ترشیات فرۆشە دەکەم لەو کاتەوەی کە دوکانەکەی لە ناوچەی نەبیشید بوو من لە بەری ڕاستەوە هاتوومەتە بەری چەپ
تا ئەم ترشیاتە بکڕم چونکە ئەم ترشیاتە بەشێکە لە خوانی ڕەمەزان. سەردەمی داعش ترشیاتم نەکڕیوە چونکە نەمدەوێرا بێمە دەرەوە و کەسیش تااقەتی شتکڕینی نەبوو. داعش ما مشتري لان كنت قاعد ما اطلع لا اروح ولا اجي. سەرەڕای بەرزبوونەوەی خواز لەسەر ترشیات بەهۆی ڕەمەزانەوە، بەڵام هێشتا نەتوانراوە هەمان کڕیارانی ساڵانی بەر لە داعش بۆ ترشیاتی مووسڵ پەیدا بکرێتەوە، چونکە لەلایەک شەڕ و لەلایەکی دیکە وێرانکاری دوای شەڕ یەخەی مووسڵی گرتووە. بڵێسە شاوەیس، کوردستان 24 مووسڵ. ڕاستیژی پاکێژە کاپتۆن بی ئێدی بەسمە ڕەنگ دیتن لێ دیارە هەفکارێمە بڵێسەی کارێکی جوان کردی هەل سەردانەوەی داش بووی مووسڵ چ پێ نەبێت و کە بهێنا بەهاراتێ ترشیاتی ئێدی خولمەژێویدا هەم هەفکارێن مێندیجی ڕاستیژی کارێن جوان کن تایبەت ji بوی heyva Remezana pîroz zor spas bu hemî hevkarên me êdî ji tirşiyatê em dê dubare dest bername xulkîne ve û taybet bi tewera ayînê İslamê zêdetir em dê ev roket gel mamosta Celal Xeylanî cêgirê serokeyeketiya zanayên İslama Kurdistanê em dê behsê adab giştîkî nava İslamê da çawa hatîne behezkirin her sab taybetî jî heyva Remezana pîroz da yani kesatiyê bisirman mirovê bisirman hem ji jin û mêra آدابên wan çawa bin heyva Remezana pîroz da. Rast em dê behsavekî jî kîn ferqî û cudahiyet navbeyna adab û exlaq rewişt nava İslamê da çawa hatîne Mamosta Celal Xeylanî zor zor bixêr bê. زۆر سپاس Sereta Remezan ten pîroz roj û nûjistan qubol inşallah. لێوەش پیرۆز بی عەرەبی. Spas. Mamosta me pêj ewey basî adab be giştî bikî li nav aynî İslam em basî ferq û ciyawazî li beynî adab leger rewişt بعربيكي أخلاق لنا وأين إسلام دا تجاوزية كان لبين هي هردو كيش باس كرا لنا وإسلام بڵێ خۆی ئەو دووشانە کە ئاداب و ئەخلاقە کە هەردووشان عەرەبینە طبعا ئەوانە بە پێی لوغەی عەرەبی و قانونی عەرەبی ئەوانە پێیان ئەڵێن هەموو ئادابێک مەسەن هەموو ئەخلاقێک ئادابە بەڵێ بەڵام هەموو ئادابێک ئەخلاق نییە مانەوە نییە هەرچی ئەخلاق بی ئەدەبی تێدایە بەڵام ئەدەب هەیە ئەخلاق و غەیری ئەخلاقیشە ئەم فەرقە هەیە لە بینی ئاداب و ئەخلاق وەلەو لە ڕوێش شتێکەکەنەوە چکە ئەدەب و ئەخلاق هەر یەشکە گرتەوە بەڵام ئەدەب عامترە لە وشەی ئەخلاق ینی ئەدەب لۆ زۆر شت بەکاردێ مچینە ئەخلاق برێن مەسەلەن بۆ نمونە برێن مندارەشی گچکە سەفیەشی ابتیداییە وشەی ئەدابی لۆ بەکاردێ بەڵامی ئەخلاق ئەخلاق چکە لەو کاتە ئەخلاق دەبی تەمەنەشی تۆزە گەورە ببی هەتا ئەتوانی مەسەلەی پێویستمان بکاتە هەتا ئەخلاق وەربگرین ئەخلاق دروستەوی بەڵام ئەدەب هەللا لە منداڵیەوە لە گچکەیەوە دەست پێ کاتە یعنی هەر بالێرەوە مامۆستا دەست پێ بکەین ئاداب زیاتر لە خێزانەوە وەردەگیرێ و جێگیرکراویش نین مەسەلەن دەگوڕدرێ بەڵێ بەڵێ ئەگۆردرێتن ئاداب بەپێی مەراحی دەگۆڕێتن مەسەلەن ئاداب ئستات و تربیەتی منداڵێکە دەی ئاداب و تربیەت ئەبین لە گچکەیەوە کە بە شێوەیەک ئاداب وەرەگرێتن بەڵام کە تەمەنەکەی گەورەتر بوو بە شێوەیەشی ترە تەمەنەکەی گەورەتر بوو بە شێوێکی دیکە و مەسلەی ئەدەبیش هەر کەسە بە پێی ئەوەی خۆی تعاملی لەگەڕەکری مەسەلەن ئادابی هەموو کەس وەکو یەک نییە کەسێک خوێندکارە و خوێندەوارە بینی بە شێوەیەک مەسلەی ئاداب لەگەری باسەکرێت کەسێک نەخوێندەوارە ئادابیوی بە شێوەیەشی ترە مەسەلەن کەسێک بە تەمەنە ئاداب لەگەرەوی بە شێوەیەکە ئەوەی تەمەنی گچکێکە بە شێوێشی ترە ینی مەسەلەی ئاداب بە پێی مەراحیل و قۆناغەکانە بە پێی مەراحیل ئەی بە پێی شوێن مامۆستا ئەگەر بە پێی شوێنێشە گۆڕێتن شوێن طبعا شوێنش دەوری هەیە وەکو لە عەرەبی ئەرێ زەمان و مەکانیش دەوری هەیە کات هەر دەوری هەیە شوێنەکەش دەوری هەیە مەسەن ئادابی شوێنێک جیاوازە لەگەر ئادابی شوێنێک وەکو ئاداب عراف و عادات و نەریت و تەقالیدی جوان ئەمە ئادابە بەڵام ئەم ئاداب و نەریت و عادات و تەقالیدانە لە شوێنێک لەگەر شوێنێکی تر فەرقیەیە وشین ئەو ئادابەی کە لێرە لە خۆمان لە کوردستانی خۆمان پیادا ئەکرێتن ئەوە لەگەر شوێنێکی تر فەرقیا بیت یعنی ئاداب ئەگەر ئەوها باسکەین دابوونەریتە دەکرێت بە ئاداب لە هەر دابوونەری تاکرێتن دابوونەریتە دەکرێتەوە ئاداب ئەدی ئەگەر پێوە پابند نەبین لە بەو دابوونەریتە یانیش ئەو ئادابانەی کە لە کۆمەڵگەی خۆمان تایبەتیژی ئەگەر لە کوردستان بە گوناح لەسەرمان حساب دەکرێت یانیش
يعني حسابەکەی کووە دابوو نەریت تەبعاً دابوو نەریتی خراپمانەیە دابوو نەریتی چاششمانەیە ئەو شتانێک کە دابوو نەریتی جوانن لە کوردەواری هەبوونە لە ناو کۆمەلگای خۆمانە بووینە ئەگەر پێوەی ملتەزیم نەبین بەڕاستی گوناحبارە بن هەم لە ڕووی دینەوە هەم دنیای زۆر ناشری نەبین بەڵام بەعزێ ئاداب و نەریتی خراپ هەبووە لە کاتی خۆیان چینە لە ناو کۆمەلگای ئێمە هەبووە ئێستا پێویست ناکە ئەمە ئیلتیزامی پێ بکەن ئەو ئادابە خراپانەی کە هەبووینە وەلایان بنێن ئادابی باشتر و شتی ڕێکتر بینێنە جێگان ینی بە پێی پێشکەوتنی ژیان ئادابەکانی پێشکەوتن و تەقەدوم و سەردەم ئادابی شەگۆڕێتن تربیەتی حتا خۆی تربیەتی مندار کە ئەوە بەشەکە لە ئاداب تو 10 ساڵ بەڵ لە ئێستا 20 ساڵ بەر لە ئێستا بە شێوەیەک تربیەتی مندارەتەدا تربیەتەدا لەسەر هەندێک شت کە لەو سەردەمی هەبوو ئێستا بازێک شت پەیدا بۆ دەبی لەسەرەوەی تربیەت و ئادابی پێوەربگری مەسەرەن لەو کاتیوە ئەنتەرنێتی نەدیت بوو فەیسبووشی نەدیت بوو ئەو عولەمەیە کە ئێستایی نەیدیتە بوو ئەو ئادابی 20 ساڵ بەر لە ئێستا ئەوەی لەگەر ئێستا جیاوازە لەبی لە ئێستا بە شێوێکی دیکە ئادابەکە پیادە بکرێت ئەی پێغەمبەر سڵای خوای لەسەر بێ ئەو لەگەڵ هەر هەواڵانی لەگەڵ خێزانەکانی ئادابەکانی مەسەلەن چەند ساڵ لەبوو چەند ساڵ ئادابەکان دەگوردرایان ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شوێنێک بەرەو شوێنێکی دیکە هجرەتی کردبا بوو نمونە کە لە مەکە بوون بەرەو مەدینە ڕۆیشت ئاداب کە لەوێ دەرێ هەندێک شتی دیکە هەبوو ئەو ئادابانەی وەرگرتیان هەر پابندی ئادابەکانی وەریگرت وەری چونکە لەبەرەوەی ئاڵێ من عاشر قوما 40 يوما فهو منهم کەسێک ئەگەر 40 شەو چوە ناو قەومێک چوە ناو وڵاتێک ئەبیتە بەشێک لەوانە کەواتە دابوو نەریتی ئەو وڵاتە ئەو شوێنە چۆنە ئەبێت و ئیلتیزامی پێ بکەیت تو ئەگەر لێرە ڕاستە کوردی دابوو نەریتی تایبەتی خۆت هەیە بەڵام ئەگەر لەو فەرز ناچوێ دەوڵەتەشی عەرەبی ماوەیەک مایەوە یان لە دەوڵەتەشی ئەوروپی ماوەیەک مایەوە ئەبێ ئیلتیزام بە دابوو نەریت و قەوانین و یاسا و شتەکانی ئەوێ بکەیت شتە خراپەکان ناتوە ئەتوانی وەکو مسلمانی خۆی لا بدەیت بەڵام دابوو نەریتی کۆمەڵگایەکە چۆنە ئەبێت و ئیلتیزامی بەوە بکەی عەکسیوان نەژوولێیەوە چون باس کراوە ئەگەر مەسەلەن بوو نمونە سەردانی وڵاتێکی غەیرە مسلمانت کرد ئاداپە خراپەکان وەرنەگری لێی دوورکەوە یانێ بە شێوەیەک دیاری کراوە لە ناو ئیسلام ئەوە لە ئیسلام خۆی زۆر بەڕۆنی دیار کراوە چونکە وەکو کوردەواری ئەرێ ئینسان ئاوێنەی ئینسانە مرۆڤ ئاوێنەی مرۆڤە یەکتر لە یەکتر ئەبینەوە شت لە یەکتر فێرەبی تۆ مەسەلەن کە سەفەری دەوڵەتێکەکەی لە ئەوروپای جەورەیەکەکەی بە ئەوروپا تەماشای جەوی ئەوروپایەکەی تەماشای دابوو نەریت و عادات و تەقالیدی ناو ئەوروپایەکەی بزانە ئەوەی کە چاکە بەکەڵ کۆمەلگای تو تێتن تو ئیسیفادەی لێەکەی کۆمەلگای تو بەرەو پێشێک باتن ئەمە ئیشی پێ بکەی وەری بگری کارێکی زۆر زۆر باشە بەڵام ممشینە بەعزێک دابوو نەریت هەیە لەوێ لەبارەی مەسائلی ژن و پیا و تێکەڵاوی و ممشینەوە لە ناو کۆمەلگای تو بەو شێوەیە هەم دینەکەی تو قبولی ناکاتن هەم کۆمەلگای تو تعامل لەگەر ئەو وەزعی ناکا ئەو نەوە ئەشتانە نینی بۆ ناو کۆمەلگای خۆت دانی وەرحاصر تو بەگشتی هەموو شتەکانی نینی هەمووشی بە هەمووی تەرک نەکەی ئەوەی چاکەکانە بەکەڵ کۆمەلگای تو تێ تۆ ئیستیفادەی لەکەی ئەمەی دەست بژێر بکە بیهینە و سوودی لێ وەربگرا ئەوەی بەکەڵ کۆمەلگای توش نایە ممچینە لە وەختێک بەکەلک بێ بەڵام لەو قۆناغی ئێستا بەکەلشی نایە تو ئەوەی تەرک بکەی باش یعنی بۆ ئەوەی دوورکەوینەوە لە ئادابە غەڵەتەکان دەبی یەکەم جار بە چاوێکی ئەخلاقیە تەماشاکەین لە ڕووی ئیسلام ئەخلاقی وایە یعنی تو ئەگەر لە ناو هەر مجتەماعەک هەر شتێک پیادە بکەی باسی بکەی پێویستە تو سەرەتا دیراسەی ئەخلاقی ئەو مجتەماع و ئەو کۆمەڵگایە بکەی ئەخلاقەکەی چۆنە دابوونەریتەکەی چۆنە بە پێی دابوونەریت و ئەخلاقی ئەو کۆمەڵگایە شتەکانی بۆ دابەزینی شتێک کە لەگەر ئەخلاق و دابوونەریتی کۆمەڵگایەکە یەک نەگرتەوە تو لە ناوی دابەزین و باسی بکەین مچینەوە شتی خراپی لێ ڕوئەدا لە جاتەوەی چاکە لێ ڕووداتن باشە مامۆستا ئیدی هەر ئیسلام لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیدی بڵاوی هەموو جیهان بوو یعنی هەموو وڵاتێک وەریگرت بەڵام بێ ئەوەی دابوونەریتەکانیان بگۆڕدرێ ئیسلام کاتی چوە ناو ئەو وڵاتانە هەوڵیدا دابوونەریتەکان بەرەبەرە بگۆڕدرێ یانیش دەستکاری دابوونەریتەکانی نەکرد ئیسلامی ئادابەکان مەسەلەن ئەتا ئەگەر ئادابە جوانەکانیش طبعا ئیسلام دەستکاری دابوونەریت و ئادابی کرد بەڵام دەستکاری کامەی کرد ئەوەی زۆر خراپە کە خراپ بووە لە ناو خەڵکەکەیدا هەم لە ڕوودینەکەیەوە خراپە هەم لە ڕووی کۆمەڵایەتەکەوەش خراپ بووە ئیسلام هاتێ دەستکاریەوەی کردەوەی لە ئیسلام نهاتێ دەستکاری دابوونەریتی خەڵکی شتە باشەکانی کردبی مەسەلەن بۆ نمونە ئیسلام هاتە کوردستانی خۆمان لە کوردستانی خۆمان دەستکاری چی کرد ممشینە لەو کاتێوە خەڵک هەبوو
ئەوەکو تاریخ هەرێز ئاگری پەرستێ یان شتێکی دی پەرستێ غەیری خوای گەورە دەستکاری ئەوەی کرد کە بەرەو ئیسلام بێ یەک تا پەرستیابی بەڵام ئیسلام کە لە ناو کردەواری دەستکاری ئەوەی نەکرد برێت و لیباسی کوردی لە بەرمەکەەوە دابوونەری خۆتە تشتی جوانە یان برێ بە زبانی کوردی قسەمەکەەوە دابوونەری خۆتە یان بڵێ تۆ مەسەلەن شێوازی کارکردنت کاتوو بە شێوازێک لە شێوازەکان کارەکەی دەیەکە جیاوازی لەگەر شوێنەشی دیکە دەستکاری ئەو شتانەی نەکرد تەنها دەستکاری ئەو شتانەی کرد کە زەریری دینیان تێدا بوو یان زەرری کۆمەلگای تێدا بوو زولمی تێدا بوو سیستەمی تێدا بوو ئەو دابوو نەریتانەی دەستکاری کردنە دەنەشتە ڕەسەنیەکان ئیسلام دەستکاری هیچی نەکردیە ئەگەر بڵێ لە ناو ئیسلامدا چوون باسی ئادابی قسە و ئادابی کردار کرایە مەسەلەن ئەوانش فەرق و جیاوازیان هەیە ئاداب مەسەن لە ڕووی قسەکردنەوە ئادابیش لە ڕووی کردارەوە بەڵێ جە خۆی ئاداب لە دووسێ شت ڕەنگەداتەوە ئادابی قسەکردنمانایە ئادابی کرداریشمانەیە مەسەن ئادابی قسەکردن ئەوە بابەتێکی سەر بەخۆیە دوو کە قسەکەی ئەبی ئادابی قسەکردنت هەبی ینی بە درێژایی باسکرێن ناو ئیسلام لە ئیسلامە زۆر بەڕێژی باسکرەیە کە تو قسەکەی قسەکانت ئەبی چۆن بیتن بە چ شێوەیەک بیتن ئەمجا لە هەموو ڕوێکەوە باسی دێکرێت ئادەم تو ئەگەر قسە دەگەر پیاوێکی بە تەمەن ئەەکەی چۆنی قسە لەگەرەکەی دەگەر پیاوێکی گەنجەکەی چۆنی قسە لەگەرەکەی دەگەر پیاوێکی تونڕەو ئەەکەی چۆنی قسە لەگەرەکەی لەگەر پیاوێکی نەرم قسەکەی چۆنی قسە لەگەرەکەی ئیسلام ئادابی هەیە لەو بابەتانە هەتا بۆ قسەکردن هەموو ئەوەکانی بەحث کردێ کە چۆن قسە لەگەر خەڵکی بکەیت وەکوارێک کەلم الناس على قدر عقولهم تەبەنەوە ئەوە گشتیە هەموو شتەکانەگرت تۆ کە قسە لەگەر خەڵکیەکەی بە ئەندازەی عەقڵ و تێگەیشتنی ئەو ئینسانە قسەی لەگەر بکە تو کەسێک نەخوێندەوارە تو بچی باسی جغرافیە و فەلسفەی بۆ بکەی ئەوە نابی دەبێت بە پێی عەقڵی نەخوێندەواریەوی تو باسی لۆ بکەی یەکێک خوێندەوارە توانی بە پێی خوێندەواریەکەی قسەی لۆ بکە بۆیە ئەم مەقولە مەشهورە هەیە کەلم الناس على قدر عقولهم ئەمە یەک لایانی کرداریشەوە تو کردار چونکە کردار ڕنگدانەوەی قسەکانتە تو کە قسەیەکەکەی دەبی لە کردارەوە ڕنگ بداتەوە تو ئەرێ کەلم الناس على قدر عقولهم بە پێی عەقڵی خەڵکی قسە بکە بەڵام لە کاتی کرداریش کە قسە لەگە کەسێکەکەی بە پێی عەقلیەتی ئەبی لەوێ ڕنگ بداتەوە قسەکەی تو لە کردەوەکەت ڕنگ بداتەوە مامۆستامە زیاتر باسی ئەرکی مامۆستانی ئاینیش دەکەین دوایە زیاتر باسی یعنی ئادابی قسەکردن بە تایبەت لە لای مامۆستانی گوتارخین و پێشنوێژیش بەڵام ئێستا زیاتر دەچینە لای هاوکارانمان هەم لە سلێمانی لە ئیستانبول بزانین کەش و هەوای ڕەمەزان بە تایبەت لە ڕۆژی دووەم چوون بووە بەردامیش دەبین مامۆستا بەڵێ تەماشاوان هێژایی دی بەرنامەی پۆشیف بەردەوامە لێ نهەمێ بەرەف هەردوو باژاران و چیم تایبەتیش ناوە کوردستان دەمێ باژارە سلێمانی هەفکاری خۆم منیر سەلیمی وەرگرین لە ئیستانبولی ژی هەفکاریمە ئەرژانداخ وێل جهن یعنی قەرەباڵغن ئیستانبولیین ئیسلامی زیاتر دێت گەلمەدەوە بەرەف سلێمانیە منیر ئەم کاتت باش زیاتر ئێدی ئەمڕۆ ڕۆژی دووەمی ڕەمەزانیش تەواو کراوە ئەمە بەرەو ڕۆژی سێمیش دەڕوین بەڕاستی زوو ڕۆژەکان تەواو دەبن بە تایبەت لە سلێمانی لە لای تۆوە چی هەیە و ئەم شەو میوانی چ مامۆستایەک دەبی و بە قسە خۆشەکان بزانین چ باسمان و دەکەی فەرموو منیر سڵاتە لەبێ سڵاو لە میوانی بەڕێزی کوردستان 24 ژوان دەڕاستە ئەمڕۆ ئێمە مردین لە گەرما و لە برسیا بەڕاستی کاتەکان لە سلێمانیا زۆر درەنگەڕۆن هەچەنە شەوانی سلێمانی شەوانێکی زۆر خۆشن زۆر فێنکن لە ڕاستیدا من ئێستا ئەمڕۆ لە مزگەوتی کورتساتم لە گەڕێکی کورتسات مامۆستا مەلا عرفان و مامۆساژن لە تەنیشتەوە و مامۆستا ئەحمەد و ژمارەیەک لە پیاوانی ئەم مزگەوتە لێرە میوانی کوردستان 24 دەمهوەیە بچمە خزمەت مامۆستا مەلا عرفان مامۆستا مەلا عرفان سڵاوی خوا لێ بێ با لێرەوە زۆر لەگەڵ جەناب تا تۆ لە هەمووی مرتاحتی لە تەنیشت ئەم مەلاژنەوە دانیشتی مامۆستا دیارە مامۆستا ئەگەر بپرسم جەنابتان ینی ڕۆژوو با بڵێن خوا ئەفەرمێ هەموو عیبادەتەکان بۆ خۆتان بەڵام ڕۆژوو بۆ منە هەر زۆر بە کورتی چێن ئەوانەی کە بۆیان نییە بە ڕۆژوو بن بەڵێ سەرەتا بەخێر بن دەستان خۆش بێ ئەوانەی کەوا بۆیان نییە بە ڕۆژوو بن دیارەوانە عوزرێکی شەرعیانەیە ئەگینا هەموو مسلمانێکی عاقڵ و باڵغ ئەبێ بە ڕۆژوو بێ بەڵام وانەی کە مەعزەرەتێکیانەیە بۆ نمونە کەسێکە پیرە یان نەخۆشە یا ئافرەتێک حامیلەیە یا لە سووڕی مانگانەیە ئەوانە مەعزەرەتیان هەیە و هەروەها منداڵیش ئەگەر بیگرێت سنەتە بووی ئەگەر نەشیگرێ هیچ ئیشکالێکی نییە
وإن كنتم مرضى أو على سفر فعدة من أيام أخر أو السفرة لا إما ألين 18 كيلومتر يا لا كوماري ولاتاني دوروبار بو أوي بروجينا بنهم رجع سفرة كان أو سفر لا إما تشونا خۆی ئەو سەفەرە زانایان تەفسیری جیاوازیان بۆ کردووە هەندێک گەڵێن لە بەرۆی سەفەرەکان لە سەردەمی پێغەمبەر ساسم زۆربەی بە حیوان و وڵاغ بووە مەشەقەت و هیلاکی و ماندووبوونی تیا بووە بە 3 مەرحەلە و 3 قۆناغ کە سەفەریان کردووە بۆیە هەندێک لە زانایان ئەڵێن کەمتر نەبووە ئەو 3 قۆناغە لە 70-80 کیلۆمەتر هەندێک گەڵێن گەیشتووەتە 120 کیلۆمەتر ئیتر هەر کۆمەڵی تەفسیراتەیە هەندێک گەڵێن لە 25 کیلۆمەتر و 30 بەڵام ئەسڵ وایە سەفەری قەسر و جەمعی نوێژ لەبەر کەمکردنەوەی مەشەقەت و هیلاکێتی بۆ ئینسان ئەکرێ لە سەفەرێکا قەسر و جەمعی نوێژ بکرێ ڕۆژوش نەگیرێت. سپاس بۆ جەنابەت مامۆستا ئەحمەد باتخوا لە دەروی ڕەمەزان جەنابەت لە کاتی فەقێبوون تا یعنی ئێوە وەکو جوندی وابوون یعنی ئەو خواردنانت چی بوون کاتان خوا دەڵێن چشتی فەقێ زۆر خۆشە. والله يتر أو بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه پێشەکی بە خێراتتانەکەم انشاءالله ئەو خواردنانەی کە لە فەقێتیدا هەبوون بەڕاستی کۆمەڵی خواردنی کوردەواری بوو وەکو تەماتە بوو پەتاتەی سوورەکراو بوو ئیتر ئابۆ شێوەیە ئەو خواردنە کوردەواریانە بوو برنج بووە ئیتر ئابۆدەوترێ هەمووتان تێکەڵە کرد بەیەکە یعنی بوو بە چێشتی مجەوریش هەبوو یعنی جاران ئەوە هەبوو کە ڕاتبەی پێوترە بە سینیەک ئەچوی قاپەکانت دانە هەر ماڵە و خواردنەکەی کرد بەسەر ئەو خواردنە ئیتر پیانەوت چێشتی مجەور مامۆستاژن با دوونەکەمە لە جەنابەت چی مامۆستا حەزی بە چه چێشتێکە زۆرتر باسی چێشتی مژێنمان کرد مامۆستا زۆر چێشتی خواردووە وڵات چێشتی سادی زیاتر پێ خۆشە ینی سادەمە بس بەبێ گۆشت و بەبێ ئەوە حەزەکە زۆر سادە بێت لەبەر ئەوەی ئەڵێ لەشم وا ئیسراحەتە پێ خۆشە مامۆستا ئەگەر ئەو سەڕەمان نێنەمان بەگەشت بکەی قەیناکە لە سادەکانی وەس چی زۆرتر واللهی بڵێم چی زۆرتر یاپراخی حەز لێیە کە هاتە لای بەخوا ساوەر حەز لێ نییە نەوەڵڵا نەوەڵڵا بەس فاسۆلیا برنجی پێ خۆشە تۆ چی مامۆساژن زۆر پێ خۆشی لە خواردنەکانی وەڵام مامۆساژن یاپراخی کەلەرم زۆر بە بەلەزەتیەکە ئەوە زۆرم پێ خۆشە یاپراخی کەلەرم مامۆسا نەوەڵا بۆ برنج و گۆشت و تەرتیباتی شتێکی باشە چۆن من حەزەکەم لەبەر ماندووبوونی ئەو حەزەکەم شتەکان سادە بێ زۆر باشە من سپاس بۆ جەنابتان من دەچمە لای کاک حاجی وەختی خۆی جەنابتان لە لادێ ینی ڕەمەزانی ئەو ساوکو و ڕەمەزانی ئێستا بوو نەخێر بەخراتی کەناڵەکەتان لێکم بەخێرن ئینشەڵا بێ خۆی خوێر و خۆشی بۆ وڵاتەکەمان ئەممانی ڕەمەزانە ئێمە من خۆم لە لادەیەک بووم لە پەنا چوارتاوە دیەکەمان گەنچەی نابوو وەمە لاشمان بوو شێخ ڕشادیشمان بوو لە پێش یعنی من کە وەکو ئەو کوڕێمە مەسا بووە کە لەو سایەوە تەراوی ئەکراوە و وەکو لە بارەی خواردنەوە ئەگەر فەرمووی خواردن وەڵا قوربانگیان وەخت بۆ ڕۆنەکەرە و دۆشا و هەنوێن و دۆشا و هەنوێن و ماست و ئیتر ماست و یاپراق دروست کراوە ناوساتی دروست کراوە پارشێوە بەتەمەنی بەبیرت بێت لە چەند ساڵی و جەنابەت بەڕۆژیەوە بووی حاجیان بەتەمەنم بێ لە 11 ساڵیەوە بەڕۆژوم حاجیان جەنابەت نازانم ببوورە هەندێک کاتمانەیە وەڵا ئێمە ژڤانجان بەس با بپرسم لە جەنابەت لە ئەوسا لە ئەوسا با بڵین لە ئەوسای ئێوەیە لە تەمەنی ئێوەیە ڕەمەزان قەیناکە با بڵین خواردن جۆرا و جۆر بۆ ئەوانە بەڵام ئێوە بەدەم خواردنی شەو ئیشتان کردووە ینی بۆچی ئێستا خەڵک بە ناتوانێت بە ئیسراحەتیش هەمووی لە خەوایانی بەڵێ قوربان ئێمە بەعەرزەکەم جارە پێشەکی بە خێراتتان دەکەم مەمنونی هاتنەکەتانم مەمنونی سوالەکانتانم ئێمە وەختی خۆی بە ڕۆژوو بووین تاوارە جووتمان دەکرد گوێ لەوە قوربان کێشە و گێرەمان کردووە درێنەمان کردووە هەمان بۆ بە ڕۆژووە بە درێنەیەکرد بە ڕۆژوو بوو ئەنجا پایزان زوو پێش ڕەمەزانە بڵێن باوکن دووسە حیوانی دائەبەست ئەما کرد بە قاورمە پاشێوان ساوەریان لە شاری سلێمانی وانە یا لە دەرەوە لە شار باشێر لە دەرەوە بە ساوەرەوە لیانەنا برنج کەم بوو
جيلي وقربان انجا نعني عندك اللصة ساجي عن كل بحرشتا ودهانجني وسوريا عندك الدواء جيلي وقربان ما لاس مع النبو أشي ممكن جيني وترابع دوري نيوس عاصية شارك الرقاب زۆر باشە من کاتەکەم زۆر کەمە بەڕاستی کاتی بەنامەکە زۆر کەمە خەڵکی تیشمان لەگەڵای بەڵام لە جەناب بەسم بۆچی خەریکە حاجی تێوەگرێنی جەنابەت با بڵین لە بیرەوەری جەنابتا با بڵین لە چەند ساڵیەوە بە ڕۆژوو ئەبی والله جعلتنا هەروە بووە گەرەوەی کە زۆر ئیمانی بە قەڵ بێ لە بەدەی کاکایدە لە 5 ساڵ لە 4 بە ڕۆژوو بەڵام هەشا ڕۆژووی ئەو سایتۆ خۆشبیایی ئێستات وڵاتەوانە ولای ئەو کاتەی زۆر خۆشتر بوو لێ بۆچی خۆ کاتە زۆر ماندوو بووی بەخۆر ئامادوتر و بەڵام دڵمان خۆشتر و بەتواناتریش بوون و دیمانویەکەمان بەقەوەتر بوو نازانم معلوم خواردنە ئەو خواردنەش نەبوونە وەڵاهی یان شۆربا و یان لکەی کوڵاو و یان شتێکی لەو باران نەشوان دەخوارد بەڵام سپاس بۆ بەڕێستان هیوادارم سەرکەوتوو بن ژوان من ئەمەوێ شتێک بە باسکەم ئێستا لە شاری سلێمانی شتێک هەیە لە ئارا باز لەوە دەکەن ئەڵێ ئەوەی لێرە زۆر ئەخەون ئەڵێ ئەو کەسەی زۆر ئەخەوێ ئەبێ ئەجری و ڕۆژەکەی لە خەوا ببینێتەوە نایبینێتەوە لەبەرەوە ڕۆژووی نابێت زۆر خەڵک بۆی بخەوێ لە ڕاستیا ئەبێ حیات بەردەوام بێ ڕاستیژێت ئەجری ڕۆژیت خەوێ دابینێت یعنی چ جارڕژی ناوی ڤایەکێژی توژی زێدەتر بشێت ڕۆژێت بێتدا هەم تهنیژی نەبی هەم برسیژی نەبی زۆر سپاس بۆ تافکاری مەمونیر سەلیم شوەیەکە ڕاستەخوو ji Silêmoniyet nava mizgeftê dat gelme da bêdgel mêvanê te jî zor spas bû mêvanê te jî û baxfinên wan em ê beref İstanbulî ve biçîne hevkarê me erjan dax rastî jî erjan ev du roja rastî jî cihên herên xweş in İstanbulê bû hem cihên İslamî hem jî cihên geştiyarî bûyne qerebalixeyeka zor ev şeve jî li cem qerebalixeyeka zor diyare erjan ev demê te baş roja doya Remezana pîrûz nava İstanbulê da çawa derbas bî û keş û hewa li cefte yê çawa ye û çawa xelek serdana cihên İslamîyên pîrûz dike fermo erjan ئەو دەمەتەژ باش بە جوان ئێدی دمەها ڕەمەزانی دە ڕۆژە دوودیان خلاص بوو ji بۆ ڕۆژە سسی یان ئابۆ پاشی وێ ئامادەهی تێکردن ئەمجل لە دەڤێرا تربەیە ئەیوب سولتانێنێ ku ev der ji aliyê hejmareke zêde hemwelatiyan ve tên ziyaret kirin li vê derê hem tirbeya sahabeyekê navdar heye tirbeya Xalid bin Zeyd Eyûb el Ensarî heye navê mizgeftê jî lê kirine loma jî zêdetir xelq li Stenbolê dema fitarê û paşî vê tên vê derê serdana vê derê dikin ji bilî tirbeya Eyûb el Ensarî tirbeya û kesên sahabeyên navdar û em bêjin dikarin ew kesên ku di dîroka İslamiyetê de tarîx مخرا خو تاریخی خستنه او کاریگریه که مزن لسر مسلمانان اشتنه تربیه وانجل بدرنه یا ام کسین نافدار یند دیروکا اسلامی ده کسین کسایت مقدس تربیه وان بدره لو مانجی دلستان بولی دم فتاری و پاشوی زیادتر خلق بری خوددن تربیه ایوب سلطانی بری فتاری جی امل بدره وون براستی جوان بری فتاری زیادتر قلبال هک مزن هبو گل کس مالباتین کل گل زاروزه چن خودتن در و فتara خودکن به تایبتی الودری ترجیح دکن بری فتار الودری جیه که کووالا والا ببینن سن ابو از خازم در دورا تربیه ایوب سلطانی نشانی و بدم میگوتو بری فتار الودری قلبال تک مزن هبو الودری به تایبتی او در دورا و حوزه جوان بجالیه خباتکارین شهرداریه و به آوا گله تی پاکش کردن و هر وها او آوا گله تی بین دکن لبل ام دزانن هن کار او بینه بکشن لبل ام دبن و بهنا خوش آوا گله ده وشانه که بو بینرین کردستان 24 دکن بری فتار مروفتن و دری و حتی پاشی و لگل زار زوی چن خو مالبات خو وقت خو در باز دکن هنک مالبات چی حتی سرسی به نمیجا سرسی به وقت خو و دری در باز دکن جوان به تایبتی دم فتاریتن و دری پشت فتار فخرنا فتاری جی دچن بری خودن مزگفت دعا دکن عبادت و طاعت خود دکن و پشت عبادت و طاعت خود حتی پاشی وقت خود در باز دکن و دیمنین کل میدان ایوب سلطان ام دینن سرکرانی گلک کسین کو او بیرو باور من کسین مسلمان حتی سریس به نمیجا سریس به وقت خود و دری در باز دکن و به تایبتی هوایی که خوشیه یا جوان یعنی نزیده گرم نزیده ساره هوا روش هواج گلکی خوشه هوایی که هنیک هی لو ماجی جهر علی استانبول گلک کس بری خوددن و دری نبتن استانبول جباجارین دورین جدا ین
باجارên Stenbolê û her wiha ji derweyî bajarê Stenbolê bajarên din yên Tirkiyeyê jî gelek kes tên serdana Tirbeya Eyüp Sultanê û paşîva xwe fitara xwe li vê derê derbas dikin heta nimêja serê sibê jî yan îbadet û aad dikin yan jî ji xwe re digerin li vê derê ji xwe re wextekî xweş derbas dikin em bêjin ev gotina me vedawî bû û piştî wê em vedigerin jem te ciwan. خوش دفته هي هم ایدی خارنا استانبول اشترینی و کشه‌های جی راستی جی بناودنگه ویای دریجی پاشیواجی بخیر و خوشی بد و الواجی عافیت بد از متأکدم ایجی تجی دل ایوب سلطان پاشیوا خوکی خود رژیم نویجن واجی قبیل کت و ماجی اش دعای خوب بهر نکن هین استانبول نه ماجی دعای خوب بهر نکن راستی هین جیل دیریانه زور سپاس بو ترجان داخ بشه که راستا خوشی استانبول جی ایوب سلطان دیال مداوی ولی تماشا بنجا هر دنوا پاشیو ده امده بردام بکین دیر جه هم بازار و کن کردستان هم جدر و کردستان دستر دیگر مامستا جلال امده نها بحثا دورو کاریگری مامستاین آنی لسر چوانی آخف نوانا کچا کاریگری لسر هم روزوگر هم جی مسلمانان گشتی جه با مامستا زیاتر پیجایی بتینه لای ها کاران ویستم او بلیم مامستانی آینی چند دورو کاریگریان زورتر دبی اگر دابو آدابی اوانی که پیغمبر صلی الله علیه وسلم که چون او گو تاریخی دیتوا اوانی جوتر بخینه و با اوی کاریگری زیاتر بی. والله حتما ما مستاني عيني اوي اخوين ولا وتاري هيني ويعني لمناسبات ديني واوي باسيا كان طبعا هم داب الروشتي پیغمبر السلام عليه سلبي باسيا كان اوي قران باسي كردوا اوي قران يجبو پیغمبرات واوي پیغمبر لفرموده پیروزکانی باس كردوا وابزان ما مستاني عيني اوي ارين هم داب الروشتي پیغمبر عليه الصلاه والسلام اوانا اوشتانا باسكن ما مستاني عيني لو باريوا طبعا دوري عن هبوا ودوري شاني براستي لداتوش دوري عن بيتن بلام ديرا وكو سرتا باسمان كد اوش ببيق وناغا كان غوري ممكن ما مستاني عيني برن 20 سال بلا استا باسي بابتي شان كده بشويك استا بشويش شي تربي باز بكري يعني اوانيش دا غوردري لا اوش دبي بغوتري مثلا اونيا اصلي اشتكى بغوري بلام شوي قوت نكيو شوي راجان نكي اغوريتن لقد ظروف الزمان فرخك اغوري دبي تو بشوي شي دي استا باسي بكي ممكن استا 50 سال بلا استا اگر باس شتك مان بكد با نمونه مان بولاغ دايناوا استا دبي نمونه با سياره بينيوا مثلا جيدي استا اوي اديتي اوي ترين اديتوا فعلا اشتكان وكو خوينا بلام بو تربيه وآدابكات جيب جيب بيتن تنفيذ بيتن ابيتو ببيسر دم اي شوازي وتارخين دنوا مثلا بدنغو حتى شوازي قصه كردن ودموتا وانا چون باس کرا ولا لا پیغمبر صلی الله علیه و سلم وتارخين چون بآدابكاني وتارخين طبعا آدابي وتارخين كوملك آدابي هي يك الآدابكان ويا او انساني كوتاره وتارخين توا كوملك تصاوي كوملك شد بكا يكم او قساني اكا قسەکانی فەرموودەکانی هەڵچی ئەرێتن بۆ هەموو خەڵکەکەی بیکەلەوێ دانیشتووە هەنی قسە بۆ چینێک نەکات تۆ لە ناو مزگەوتا بۆ دوو کەس قسە ناکەی بۆ دەگەز بۆ هەموو مسلمانانی لا مزگەوت قسە بکەیت دوای ئەوەی کە تو قسەشەکەی قسەکە قسەی خۆت بی باشە نەک لاسایکردنەوە بێت و لاسای کەسێک بکەیەوە قسەکان نەقڵکەی ئەمە خەڵک هەست پێ ئەکا پێی وەدیارە بیت جێرانەوە نەبیتن ینی تو قسەکانت لە خۆیەوە بیکەیت دوای ئەوەی ئەو قسانەی ئەەکەی کا بۆ خەڵکەکەشەکەی وەکوتم قسەکە ئەبی بە شێوەیەک بیتن یعنی لەسەر مستەوای عەقلی ئەو خەڵکەی قسە بکەیت تو بازێک وشە لە ناو وتارەکەت بینیەوە کە وشەیە کە خەڵک تێی نەگاتن نابی بەو شێ بابی وشەکان کەلیماتەکانت کە لە ناو وتارەکە بۆ خەڵکەکەیەدەی لە مستەوای خەڵکەکەی بیتن ینی خەڵکەکە بتوانانی استیعابی بکاتێک بگات ئەمە مەسەلەن وتارخوێندنەوە ئادابی خۆی هەیە دوای ئەوەی ئادابی خوتبە خوێندنەوە تەبعاً وتاری پێغەمبەری سەلامی خوای لەسەر بیتن ئەوەی کە مێژووی برنجان نامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆمان ئەژێرتەوە پێغەمبەر بازێ وتاری خوێندرینەوە لە بازێک وتار پێغەمبەر حەماسەتی هەبووە سەلامی خوای لەسەر بی ینی لە قسەکردن هەندێک حەماسەت و دەنجی خۆی هەڵینایە و ئەوەی لە کاتێک بوو کاتێکی تر وتارخوێندنەوەی لە هەندێک کاتێکی بەڵام بەشی زۆری وتارەکانی پێغەمبەری سەلامی خوای لەسەر بیتن زۆر نەرم و حەلیم و لەسەرخۆ و مەعتەدیل بووینە پێغەمبەر قەت هەڵسوونی پێوە نەبووە ئەنی چونکە بەڕاستی تو قسە بۆ خەڵکێکەکەی ڕاستە لە هەندێک حاڵەت ئەبینێ حاڵەتێکی شەڕە حەماسەتێکەیە حاڵەتەشی دیفاعیە تو پێویستە مەسەلەن دەنجی خۆت بەرزکەیەوە بۆ ئەوی خەڵک حەماسەتێک بگری شتێک بکاتن ئەمە حاڵەتی تایبەتە ویشتە چەند جار جارێ قەومیشتیوە بەڵام حاڵەتەکانی دیکە چونکە تو دینی ئیسلام
قورآن وامان پێ ئەفەرمیتن ینی حتا کاتی خۆی حەزرەتی موسا کە خوای گەورە ناردی لۆلای فرعونی یەک لە تەوسیەکانی خوای گەورەوە بوو فەرمووی فەقولا لەه قەولا لەیینە دیارون بە نەرمی قسە لەگەر فرعون بکەن بە وشەی نەرم بە قسەی نەرم بە ڕستەی نەرم قسەی دای بکەن نەیفەرمووی یعنی تند و تیژ بن لەگەریان ئەما ئیسلام لەگەر تون حتى خواي قولا ببيغمبري شفرمي سلامي خواي لسلبي ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك اگر تورا وتندو تيجبو يو قصي او ابكيو براسي كسر لدورة نامني خلق دورة شولة كاتن يعني خلق دائما او قصي ورقلتن كقصة كاتوزك لسر خو بيتن هيمن بيتن منطقي بيتن بو شوي قصة لقال خلقك كي خلقك زيادة الاستيعاب كاتن يعني هر آداب كان بيغمبري آداب كان بيغمبري هموي وابوينا اوي كجهنمي بيغمبري اخوي وسلام يخوي للسلام قد وقد نبوه بيغمبر عليه السلام قصي زور بتندي كربي يعني بوا لحالة شاز دا لموقفك او يشتيش تايبت بوا بيغمبر بو شيخ سكت دل لكاتي دعوة شو اما داعيين يعني بانخواسين لكاتي بانخوازي هل صدمي بيغمبر حتى استاج دغدابي بانخوازي ابي وكو خواي قورا لقرآن بيروز وباسكاتن كاري ايوا وجادلهم بالتي هي احسن يعني مثلا بحث موعظة حسنة كاتن ادعو الى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي احسن تو اگر خرشي بانغوازك بو اسلام اتوي لخراب لاي بداي ابي بحكمة وداناي بي بموعظة حسنة بي يعني موعظة كانوا كانت زور جوان بن دوای اگر مجادله شان لەگەر بکەی لەگەر خەڵکەشی ناحەزی ئیسلام ئەبی جدالەکەشت بالتي هي احسن باش هێوێکی جوانتر بی ئەوەی دیارێ والموعظة الحسنة ئارێ مجادلة بالتي احسن اسم التفضيل العربي هم قرآن يجد تكذيب سرندي كليه كوب نرمي وبحليمي اخفتن بيتكرن هم جاليه بيغمبري بدي هرواب يعني دين الاسلام هم يدعو امان لك عندي زيادتر با مستسر في بابتي راستم تويبتي جي عندي هاف اوي كي كين تويبتي وقت بحث الشريك للجهاد كاتشو بيغمبر صلى الله عليه وسلم خد بخين دي عندي بحثن كيجي بيشمرجي كي كادابن وانا براسيجي تشاوين هم قال اخسير هم جي شر ديجي داش بس هم دي انها برف هم بغداد وبشين هم جي الهوليري بزاين هاف كارين ما چا بحثا رمضان كانوا بشوي اكيد رمضان هم لهوليري هم جي لبغداد در باز بروجا دوي ام دي يكم جار برف هوليري وبچونو هفكاري من نورس عبد الله دي بشوي كي راستا وخو ج نوا هوليري داد ديال مدابا جاليه كدن جيبت نوا بغداد و اواد خير الله بشوي كي راستا وخو نوا بغداد پایتخت عراق داد ديال مدابا نورس ام كاتد باش زياتر ام باسيوب كم لتنا وشي ناو هوليري وزياتر باسي اوب كم ايدي ايوا وكو بامنيران لدروان يعني حتى درنگاني شو يعني حتى باشيو بس شيوك ايوا باشيو دخون كما دبيليره باشيو خون بلام ايوا بس شيوك دخونو خلكاني شون سرداني او شوينا دا كان كباشيو يعني لدخوري فرمونا ورس بەڵێ ژوان ئەم کاتێک تۆ باشتر ئێستا من لە بازاری کوێستانم لە شاری هەولێر لێرە خەڵکەکی زۆر هەیە چەندین چێشخانەی تێدایە خەڵک دێ هەم دوای ئەوەی فتاری دەکاتەوە دێتە ئێرانە چا دەخواتەوە و لەگەڵ برادەرەکانی یاری دەکات و هەم بەشێکی زۆری خەڵکیش دەمێنێتەوە تا ئەو کاتێک کە پاشوش دەخوا ئێمە وەکو خۆمان بەنسبەت خۆمەوە زۆر جار لە دەرەوە نان دەخۆم زۆر جار شوێ لە دەرەوەش دەچمەوە ماڵەوە و خواردنیش لەگەڵ خۆم دۆخانوی ماڵەوە دەبەمەوە لەگەڵەوەی پێکەوە هەردووکمان نادەخۆت چکە لە ناخم ناستە خوارێ ببێ ئەو من ئێستا دەمێ بچمە ناوی ئەم خەڵێک کە لێرەیە ئەم وەستای ئەم چێشخانەیە لەگەڵمدایە سڵاوت لێبێت ئێوە بۆم باسکە تەنیا لە مانجی ڕەمەزاندا ئەم خواردانە لێرەدا دەنێن یاخود پێش ڕەمەزان و دوای ڕەمەزانش هەوک خۆیت پەیامی خۆشت بگەنێ بۆ بنیاتی ڕەمەزان تەلەڤیزیۆنی 24 دەکەم پیرۆزبایی مانجی ڕەمەزانە لە هەموو مسلمانان و بە تایبەتی مسلمانانی کوردستان زۆر بەخێر بێن ئەوە مانجی ڕەمەزانە ئەمە بەخۆمان فەلافل و گەست و شتیوامان هەیە بەس ڕەمەزانە خەرکەکە حەزی لە تکەیە و شەوان دادەنیشی و لەسەر کورسی و حەزیان لە تکە و کەباب و شتیوایەت زیاتر بەخێراتنتان دەکەم زۆر بەخێر بێن ڕێژەی فرۆشتنی ئەو گۆشتێک کە لێرەیە چەندە ینی خەڵک زۆر لێرە گۆشت دەخوات یاخود بە شێوەیەکی کەم بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو بە قورئان فەرقەچی کردیە بەس باشە الحەمدولله فەرقەچی کردیە لەو خواردنی کاتان زیاتر دەفرۆشرێت ئەوانەی زیاتر دەفرۆشێ بەڕاستی شتی هەرزانە بازارەکە کەبابە تکەیە کامەیە لەوەی وەڵاهی تکەی مریشک و کەباب زۆر دەڕوا فاتەڕەش لێرە پاشویش بخوات و دوای بڕاتەوە ماڵ بەخوای گەنجەکان زۆربەی گەنجەکان چێستان هەموو نان لێرە دەخۆن ئەڵ دەستنەوە ماری باشە دەست خۆش بی تۆ پەیامی خۆت بگەێنە
هەموو شەو دێتە دەرەوە یاخۆ تەنیا ئەم شەو سەرەتا بەخێر بێن سەرەتا بەخێر بێن پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە هەموو خەڵکی جیهان دەکەم بە تایبەتی خەڵکی عێراق و خەڵکی کوردستان بەڕاستی ینی مانگەش خۆشە و خەڵک ینی زۆر دێتە دەرێ من خۆم لە دام ئەو شو هاتمە ئێرانە هیوادارم ئەو مانجی ڕەمەزانە ببێتە هۆی ینی تەواوبوونی هەموو کێشەکان و کێشەکان نەمینێ و هەر کێشەکە قەیرانە و قەیرانی سیاست قەیرانی ئابووریە قەیرانی دارایی ئەو شتان نەمینێ زۆر سپاس حەمید ئەگەر لەگەڵم بیت دەمەوێت بڕۆمە لای ئەم پێم وایە خاوەنی چایخانەکەی جەناب بتوانیە تۆ لە چایخانەکەدا لە مانجی ڕەمەزان چایخانەکەت چۆن ئامادە دەکەی دوای ئەوەی خەڵک خۆ تێزانی خەڵکێکی زۆر هەیە کە دەگوترێت دوای ناخواردن یەکسەر چا وێ وەڵی مانج ڕەمەزان مانگەش زۆر خۆشە هەموو کۆ دەبنەوە گەنجەکان کۆ دەبنەوە و لێرانە و بەگشتی ئیدی ئەمەش خۆمان ئازە دەکەین پێش ڕەمەزانێ تێدەگەی زۆر بە خۆشی مانگەش زۆر پیرۆزە و زۆر بە خێرهاتنی گۆش دەکەم سەر سەرستا بەراورد لەگەڵ ساڵێن ڕابردوو ئەم دوو ڕۆژ هەرچەندە سەرەتای ڕەمەزانە چۆن دەبین وەڵی مانگەش زۆر خۆشە هەر بە کوساران زۆر باشە مانج ڕەمەزان هیچ ئەوەشی نییە هەموو سارێ هەر خۆش بوو چاوت مازەکەم زۆر سپاس بەڵێم ژڤان ئەوەی کە لە بچمە دیارە کۆمەڵێک گەنجن کۆکو دەبینی حەمید ئەگەر وێنەکەی بگوازێت کۆمەڵێک گەنجن یاری دەکەن خۆتەزانی ئیدی خەونیە تا پاشێ و هەم لێرە پاشە دەکەنەوە بۆیە لێرە یاری دەکەن دواتر نان دەخۆن ئینجا دەگەڕێنەوە ماڵەوە ڕاستیژی کەشوەکە خوشە دەفتە نەورەست پیڤیا ساخی سڵامەتی بووی هەمی خەلکی و پاشی بێژ دەرەت خۆن یدوێکی تەژی گوتی مادەم تو نەشی بێخێزانە خو پاشیێ بخۆی وێت ئیدی تو تشتێت پاشیێ ڕاکی بەرەف ماڵ بە بچی بەس بیر نەکێ بەجا تشتێ سیر و گۆشتی نەبی تشتێکی ببە یعنی خێزانە خۆ و توژی سبایی تهێنی نەبن زۆر سپاس بوو تەنەورەست بچەیەکی ڕاستەخۆش هەولێرە دیالەمەدە بووی لە هەولێرەوە بەرەو بەغدای پایتەختی عێراق بە شوەیەکی ڕاستەخۆ هاوکارمان ئاوات خێرڵا لەگەڵمان دەبێتەوە گیان ئەوە گیان ئەم کاتت باش دوێنێ لە وابزانم دوێنێ لە کاظمیە بوو یان ئاعظەمیە بوو لەگەڵمان بووی لە بەغداوە نازانم ئەم شەو لە شوێنێکی و خەڵکی بەغدا چون سەردانی ئەو شوێنانە دەکەن کە زیاتر لە ڕەمەزانان دەبتە قەرەباڵغ و کۆمیرەش بوویتە فەرماوەت بەڵێ دەم باش ژوان دیارە بەهۆی ڕەمەزانەوە هاوڵاتیان زیاتر لە پارشێواندا دێنە دەرەوە بۆی کە خواردنەکانیان بخۆن و هەروانانی پارشێوانیان لە دەرەوە بێکۆی کێسە لە پشتی منەوە دەبینیت یەکێکە لە چێشخانەکان بازاری چێشخانەکان جمەی دێ و هەروەها لەم ناوچەی کە ئێسێمە لە بەغدای و هەروە کافتریاکان گەنجانێک زۆر هەتاوەکو نزیکی بانگی بەرەبەیان دەمێنەوە نان دەخۆن و دواتر دوای نوێژ دەگەڕێنەوە ماڵەوە بۆی کە بەهۆی ئەوەی کە چەند ناوچەیەکی بەغدا هەیە دیارە باری ئەمنی باشترە لە ناوچەکانی دیکە من بۆ کەمی کات ئێستا چەند میوانێکم لەگەڵدایە زیاتر دەدوێنێکێک لەوانە خاوین چێشخانەکەیە مەطعم مرحبا ئەستاد مواطن شلون يستقبل بالسحور وبال يعني رمضان كريم علينا وعليكم إن شاء الله والحمد لله والشكر. يعني الأعظمية معروفة بشهر رمضان يعني من الفطور للسحور يلا تعزل الأعظمية فأكثر بغداد تجيها لهنا وأكثر مطاعم بغداد معزلة فتجي لهنا فهنا كل شيء موجود المشويات المقليات أشكال موجودة كل فما يحير مواطن شلون يستقبل لا المواطن عادي شيء عجبه يعني احنا حاضرين موجودين اي فخدمه موجوده اهلا وسهلا اهلا وسهلا من ئێستا میوانێکی دیکەم لەگەڵا شکرن تابناکم میوانێکی کوردم لەگەڵایە کە لە هەولێرەوە هاتووە نانی پارشێ و لێرە دەخواستڵاو لێ بەگەر بیتە ئێرەوە پێمان بڵێ تۆ لەکوێوە وەکو منی ژوتم لەولێرەوە بۆچی هاتوێنەوە والله هاتمە لەولێر لەگەڵ منتەخەبی ناشین عێراق کە لەگە برادەر هات شەوان لێرە نای دەخۆین کە نانەکە تەوا دەکەین دەستنەوە مارێ خۆشترین مەنتەقەی لە هەولێرەوەی مەنتەقەی عەظەمیە کە هەموو خەڵکی عێراق دێنە لێرە خەڵکی بەغداین هەموو دێنە ناو ئەو مەنتەقەی نانی پارشێوانن لێرە وەکو خەڵکە لێرە لەگەڵەوە خەکە دەخۆین تا لەگەڵ برادەرانوان دێن و نای دەخۆین دەستنەوە مارێ ها چاوات مازەکەم هاتە
بەڵێ بەهۆی کەمی کاتەوە ژوان دەگەڕێمەوە لای تۆ کوی کە دەبینی ئەوەی کە لە پشتی منیشەوەی هاوڵاتیان و خێزانەکان ئێستا بۆ نانی پارشێ و هاتوونەتە دەرەوە وەکوی دەبینی گەنجانی زۆر خانەوادێکی زۆر جمعیان دێت کە هاتوونە نانی پارشێ و لێرە بخۆن و دواتر بگەڕێنەوە بۆ ماڵەکانیدی ئەم کوردی دەبێژین زێتە بەسی نمونەیەکی بکەم ڕاستیژی توتنەوە دکێلا کەباب و تکیا دەیێت و تشتێکی لێرە بخۆی یعنی بەس دکێلتنی بۆ تەنێت کوردیدا ئەم بێژین نەخواری سمبێل ئەوەمە یعنی بێت و تشتێکی بخۆی پاشتێکی بەرەو مۆڵ بەچی زۆر سپاس بۆ تاوە شوەیەکی ڕاستەخۆش و بەغداد گەرمەدا بووی بەکەتە پاشیفژی خوار عافیت بلتە و عافیت بدوان هەمی خەلکێژی کونکەم ژیلی پاشیف خواردنە خودی ڕۆژین و بێژێتە قەبیل کرد ئەم ژیت نەوە بەرنامەی پاشیف خودی حەز کردی بەردەوامین حتا ساعتێکەوەی پشتینگە ئەم دێ دەست پاشیف خواردنەکەین مامۆستا جەلال زیاتر دەمەوێ باسی ئەوە بکەم ئێوە وەکو یەکەتی زانایانی ئیسلامی کوردستان چون قسە لەگەڵ مامۆستایانی ئاینی دەکەن و تارخوێنەکان بۆ ئەوەی زیاتر لەو چوارچێوەیە دەرنەچن کە یعنی دووربی لەو دابوونەریت یانکو لەو ئادابانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم نێڕەچاوی کردووە لە کاتی و تارخوێندنەوە دوایش باسی پێشمەرگە بکەین بڵێ وڵای ئێمە تەبان نیشەتی زانیان ڕێکخراوەشی پیشەیە تەبان بۆ خزمەتی مامۆستایان دامەزراوە بۆ خزمەتی دین و بۆ خزمەتی نیشتیمانەکەش ئێمە تەبان ڕێکخراوین ئەمامان لە حکومەت وزارەتی ئەوقافمان هەیە زیارەتر وزارەتی ئەوقاف معنیە بە مەسائیلی خوتبە و خەتیب و شێوەی خوتبە و چونکە وەکو لایەکی ئیداری زیاتر ڕبتی بەوێ بەڵام ئێمەش لەگەر وزارەتی ئەوقاف هەمیشە لە کۆنەوە هەتا ئێستاش ئێمە هاوکاری یەکتر بووینە تەنسیقمان لەگەر یەکتر هەیە بە هەردوو لە هەوڵمانداوە بەڕاستی کەوتارەکانی مامۆستایانی ئاینی وتاری سەردەمی بن وتارێک بن کە لە خزمەتی دینەکە بن وتارێک بی لە خزمەتی ئاسایشی نیشتیمانەکەمان بی وتارێک بی لە خزمەتی ملێتەکەمان بی وتارێک بی لە خزمەتی کۆمەڵایەتیمان بیتن یعنی ئێمە بە پێی تواناوە ئیمکانیەتی خۆمان وەکو یەکێتی زانیان هەوڵمان لەگەر هەموو مامۆستایاندەیە لە کۆڕ و کۆبوونەوەکان لە سمیناڵەکان لە کۆنفرانسەکان لە کاتی ئیجتیماع و کۆبوونەت ئەوەمان بە مامۆستایانی ئاینی گوتووە وەڵام هەمان کاتیش لەگەر وزارەتی ئەوقاف ئێمە نوێنەرایەتیشمان هەیە لەو لژنەیە کە لە وزارەتی ئەوقاف سەرپەرشتی وتاری و تارخوینەکانەکاتن لە یەکێتی زانیان نوێنەری تایبەتمان لەگەرەوان هەیە و بۆ داڕێشتنی بەرنامە و ئیش و کاری وتاربێژەکان و قسەکردن لەگەریان و تەعامل لەگەریان و ئێمە لەسەر خەتین لەگەریان دائیمەن مامۆستا بە ئەمە هاوشێوەیەک بکەین لە بینی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەچوونە جیهاد و شەڕی ئەو کات لەگەڵ ئێستا ئادابەکانی پێشمەرگە لە شەڕکردن و هەتا ئەگەر ئەخسیریشیان کاتۆ دەست یعنی ئەسیریشیان کەوتە دەست بڵێ وڵی من لەبەرەوە نییە کە برێم کورد و مەتحی پێشمەرگاکەم بەڵام ئەوە وابزانم دنیا و جیهان هەموو شاهدی بۆ قارەمانیەتی پێشمەرگەیەدا و شاهدی هەر بۆ قارەمانیەتەکەشی نادەن شاهدی بۆ ویزدان و زەمیر و ئینسانیەت و حقوقی مافی مرۆڤ و ئەوانەی کە هەیە لەو سەردەمەی بۆ پێشمەرگادەن ئەوە معلومیشە تا ئێستا نەمانزانیوە لەو هەموو شەڕانەی کە داعیش لەگەر پێشمەرگەی کردووە کە بە هەزارە پێشمەرگەمان شاهید بوو چی لەگەر ئەو ملەتە کرد تا ئێستا نەمانزانیوە نەمان بیستووە و هیچ ئەلامەشش باسی نەکردی ڕۆژێک لە ڕۆژە پێشمەرگە دی لەشی کوشتبی یان کەسێکی لەوانە گرتبی کوشتبی ئەنی بەرک و خزمەتیشی کردینە چونکە هەموو جارێک ڕەچاوی هەم ئادابەکانی مرۆڤاتی هەمیش ئیسلامی کرا قورئانی پیرۆز کە مەدحی مسلمانان ئەکا لەبارەی ئەسیر و دیر و شتیوا بەوەیان باسەکە قورئانە فەرمی ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما واسيرا انما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا ئەوە پێناسەی مسلمانە ینی مسلمان نان ئەداتە خواردن ئەداتە ئەو کەسانەی کە یەتیمن ئەو کەسانەی کە فەقیرن ئەو کەسانەی کە ئەسیر و دیلن خواردنیان ئەداتێ لەگەر ئەوەی خواردنەکەشی لەلا زۆر خۆشەویستە بەڵام ئەیانداتێ پێشانەرێمە ئەو خواردنەتانە دێنێ لە ڕێی خوا و پاداشمان ئەوێن داواهیستان لێکەن من قەنەعاتم تا ئێستا پێشمەرگەیمان نارم 100% بەڵام وڵای 195 ئەو فەرمودەیە چۆنە پێشمەرگەکانیمە بە پێی معلومات لە هەموو جەبەکان ئەوانیان جێبەجێ کردووە وجار لەوێ کەم و کورتێکی شەبێ جارە کوایە بەڵام بە حەقیقەت پێشمەرگەی ئێمە ئەتوانن برێن مڕاعەتی هەموو لایەنە دینیەکانی کردە لایەنی حقوق و مافی مرۆڤی کردیا ئەم لێرێ سڵاوەتنێرین بۆ هەمی پێشمەرگەیان کوردستان ئەوێت مکال بەرێن شەڕ خودی شڵ ئەمریوانە درێژ کرد دیری هەمی نەخۆشیەوە بن سڵاو بۆ هەمی خێزانن پێشمەرگەوەژی ئیدی ئەم بەحسەی خەلکیژی بگشتی بکەین
الدمي هم باشي هم جل دمي فترة بيشمرجيا ج دعاء ببهر نكن ما مصا زياتر لآخری باسی آدابی مسلمان لمانگی رمضان پیروز دا و چون بتوانین لمانگی رمضان پیروز دا آدابکان من زوانتر بکەین بۆ ئەوەی زیاتر ئیسلام بە جیهانەوە بناسین. بەڵێ وڵای و پرسیارت زۆر گرنگە بەڕاستی طبعا مانگی ڕەمەزان گۆڕانکاری لە ژیانی مسلمانەکان دروست دەکەوە شتێکی تەبیعیە هەمومان ئەبینین بەڵام ئەوەی زۆر گرنگە لە مانگی ڕەمەزان یەکەمەبی خەڵک گۆڕانکاری لە زۆربەی شتەکانی خۆی بکە بە تایبەتی لە مەسایلی دینی مەسەلەکە پێشتر زۆر ڕەبتی بە مزگەوت و نوێژ و ئەوانە بووابی لە مانگی ڕەمەزان وەلەو دین بۆ هەموو کاتێکە بەڵام لە مانگی ڕەمەزان زیاتر دەبێ و شتانەی پێوە دیار بن و مەسەلەی تۆبەکردن و پشیمان بوونەوە لە گوناح و لە خراپەکانی کە لە ساڵی ڕابردوو کردیت و لەو مانگە تۆبە بکە جارێکی دی نەگەڕێت و سەر ئەو خراپانە ئەوە عەدابێکی زۆر گرنگە و دوای ئەوە عەدابی ڕەمەزانەوەیە کە ئینسان بە ڕۆژی ئەبیتن ئێستامە تەماشاکەن یەک مشکلە لای ئێمە هەیە ئێستا لە عالم لە هەموو دنیاە کە مناسەباتی دینیان هەیە یان مناسەباتی دنیایان هەیە تەماشاکەی لە وڵاتەکان هەمووی لە ڕۆژی مناسەبەکەیان مەسەڵەن بۆ نمونە سەری ساڵی برێن میلادی کەوە عیدی مەسیحیەکانە جێژنەی ئەوانە لە سەری سانیان بڕۆ لەو هەموو ئەوروپایی یعنی خەڵک شت ناکری خۆ حازرەکە و ئەو ڕۆژی لەبەرەوەی لەو ڕۆژی شت هەرزانە بی زۆر بازارەکان هەرزانی لێ دروستەبی خەڵک ئەو کاتە شتەکرێتن ئەوەی بەداخەوە کە لای ئێمە جێی ئەسەفا بینین لە مانگی ڕەمەزان مسلمانان ئەوانەی دوکاندار و شتیان لە بەردەستە شت زیاتر گرانەکەن بە حەقیقەت ئەمە ئادابێکی جوانیە لە ئیسلام ئومێ دەکەن لە مانگی ڕەمەزان هەوڵ بدرێتن یعنی هەرزانی بەڵێ ئەوە بکرێتن چونکە هەر کەسێک ببیتە سەبەب بۆ گرانکردنی شتێک لە هەموو شەڕی ئەو شتەی بەشدارە بی بەڵام ببیتە سەبەب بۆ هەرزانکردنی شتێک کە فەقیر خێری لێ بینی لە خێرەکەی و ئینسانە تا ئاخیری هەمووی شەریکە بیتن دوای ئەوەش ئەبینی ئەگەر پێشی ڕەمەزان ئێمە ناحەزیمان لەگەر یەکترا بیتن و هاتوچۆ یەکتر نەکەین و قەتێ عەلاقەمان لەگەر یەکتر کردبی بەڕاستی مانگی ڕەمەزان gelek xalên giring taybetî bu ada bêt nava İslamê giştî taybetî ji hêva Ramazana pîroz dane lêj berkê miyademî diyem mecburîn heta verê gel tebên mamosta Celal Xeylanî cêgirê Serokê Yeketiya Zanayên İslama Kurdistanê êdî axiftina te dawiyê derbarê hem rewşa giştî ya Kurdistanê êdî em bişên jî divê rewşê de adabêt xwe ji dest nedîn yên baş û nizîkî adabên xirab nebîn. وڵای من وەکو بەناوی ئیسلامەوە داوا لە هەموو مسلمانانی کوردستانە کەم بەڕاستی ملەتی کورد ملەتێکە لە کۆنەوە بە کۆمەڵێک شت مەشهورە و ناسراوە ملەتێکە هەردەم ینی لەگەر دینی ئیسلام ئاوێتە بۆ تێک هەڵبووە ملەتی کورد لە ئیسلام دوور نەکەویتەوە هەرچەندە زۆر کەس بەناوی ئیسلام غەدری لە کوردی کردیا بەڵام ئەوە نەبیتە هۆکارێک کورد لە ئیسلام دوورکەویتەوە ئیسلام پەیامی خوایە تایبەتیژی هەفگرتن ئەوەی من داوا ئەکەم لە ملەتی کورد بەڕاستی یەکبوون و تەبایی یعنی یەکبوون و تەبایی لە ناو ئێمە زۆر گرنگە ئەگە یەکبوون و تەبایی و هەموو دنیای گرنگ بی بەڕاستی ئێستا لە ملەتی ئێمە گرنگترە لە هەموو کاتەکانی دی زۆر سپاس و ئەوەی ئێمەش داواشەکەن بەڕاستی مسلمانان لە مانگی ڕەمەزاندا ئەو شتانەی کە لە ڕابرد و کردویانە و نامیشیان لە خراپە و شت هەبووە هەر شتێک بیتن ئەو ڕەمەزانەی بکەنە دەرفەتێک بۆەوەی تۆ بکەن و هەموو کەسیانی لەسەرەوە تا خوارەوە گرنگترین خەڵکی تە بە حەسکری هەفگرتنە دوی دەمیدا هەم جوانترین ئادابی مرۆڤەتی هەمژی ئیسلامیە مامۆستا جەلال خەیلانی جێگیری سەرۆکی یەکێتیا زانایان ئیسلاما کوردستانێتنەوە بەرنامەی پاشی و سێدا گەلمەدابووی زۆر سپاس بۆ تەماشا بەرە تەماشاوان هێژا هێدی ئەفتەوەرە یەکەم دایوها تقریبا ساعتا یەکەم ji هێدی هێدی یابداوی تێت لێ بەریام دەرباسی ساعتا دووەم بین ئەمێ بەرەف پاکێجەکە تایبەت بچین تایبەتی ژیت ئەفساڵەدا کۆمارە ئیسلامیە ئیرانی ڕۆژهەڵاتە کوردستانی ژی وەکی هەمی وڵاتên دنیên ئیسلامی پڕاستی ژی ڕۆژە شەمیە کرا یەکەم ڕۆژە ڕەمەزانە پیرۆز دی ڕەمەزانە پیرۆز لێ کۆمارە ئیسلامیە یا ئیرانی ژی پیرۆز بێت کو ئەو ژێت گەل هەمی وڵاتên din ڕەمەزان دەست پێکردی پیڤایەکە ئیدی جەژن ژی اتناو هەمی وڵاتên مسلماناندا یەک ڕۆژدا دەست پێ کرد بەرەف کۆمارە ئیسلامیە ئیرانی و زێدەتر ئەم بەسا بازاری ژی بکەین پڕاستی ژی هەم لێ ئیرانی ژی گلەیاوەیەکە هەیە و نرخێ کەلوپەلان گران بووە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕەمەزان لە ئێران جوڵەی زیاتری بازار و گرانبوونی خواردەمەنیە بە تایبەت ئەو خواردەمەنیانەی کە لە مانگی ڕەمەزاندا خوازیار و کڕیاریان زیاتر دەبێت
یەکێک لەم خواردەمەنیانە خورمایە کە لە مانگی ڕەمەزاندا لەسەر سفرەی هەموو ماڵێک دەبینرێ و خەڵکی ئێرانیش وەک نەریتێک ڕۆژۆکەیان بە خورما دەشکێنن. لەم مانگەدا بازاری میوەش لە بڕەودایە و خەڵکێک کە بڕیار وایە بە درێژایی ڕۆژ هیچ نەخۆن لە پاش بەربانگ بە خواردنی میوە و شیرنەمەنی ئەم برسێتیەیان قەرەبوو دەکەنەوە. بامیە و زولوبیا دوو جۆر شیرنەمەنی بەناوبانگی مانگی ڕەمەزانن کە لەسەر سفرەی هەموو بنەماڵەیەکی بە ڕۆژوو دەبینرێن و لەو مانگەدا خەڵک یا لە دەرەوە دەیکردن و یا خۆیان لە ناو ماڵی خۆیاندا دروستی دەکەن. لە مانگی ڕەمەزاندا جگە لە بازار مزگەوتەکانی ئێرانیش خەرەباڵغتر لە جارانن. خەڵکێکی زۆر کە ڕەنگە بە درێژایی ساڵ نوێژ نەکەن لەم مانگەدا ڕوو دەکەنەوە نوێژکردن و پێشیان وایە نوێژکردن لە مزگەوت کە ماڵی خوایە خێر و سەوابی زیاترە. خەڵکێکی زۆریش بە زمانی بەڕۆژوو بەدەم دوعا و نەزاوە هەر لە مزگەوتەکان چاوەڕێی بەربانگ دەبن بۆ ئەوەی لەو مانگەدا کە پێی دەگوترێ مانگی میوانداری خوددا لە ماڵی خوا سفرەکانیان بکەنەوە و ڕۆژۆکەیان بشکێنن. ولی تماشاوان اینجا دوباره سلاف لابن ام در باسی ساعت دوم یا برنامه پاشی و پراستیجی کشوهایی که هندی بجی یه خوش الدف من انشالله کشوهایی الدف همی مسلمان و صای خوش بتهیم بدیری گرمی بندیری تهناتی بندیری برسی بن ادیم ده برنامه کیت نوا برنامه پاشی دا زیاتر ام در باسی توری دوم بین اوجی توری تندرستی و خود حس کت ام ده برکه بحثا ریخستنا ورگرتنا درمانا کین جبوی وان کسا اوین نخوش سلامتی بو همین نخوش هر چه نخوشی که بچه بچیک بچه مازن بد خود مدیر بخش همین نخوشیا اوه تندرستی اشلا تندرستی وانا هر یا باش بد ام ده وی بابتی زتر گل دکتر سهندی بحثین لبری هم دکتر سهندی مهوان کین سروی کرسی هم ده برف پاکیج که طیبت بچین لروجاوای کردستان هم ده بحثا گوشتی کین لام ده بحثا خرابی باشه گوشتی نکین مجاره شولپینی نه صحت بود بوان همی اوه گوشتی خون طیبتی جی خارنت خوش مثلا ترشکه اکنون که ترشکه ویری هوا خوش براستی جی ام ده بحثا گرانیا بهای گوشتی که طیبتی جی روجاوای کردستانه گله تش گران بینه طیبتی جی گوشت لروجاوای کردستانه تی بحث کردن گلهی و گاسنده گله سرهنه کو گوشت گله گران بیه لفروشیارن گوشتی ببیجن چونکی ام گوشتی تنرین گوشت در وی روجاوای کردستانه طیبتی جی جوی باشور کردستانش برهنده جی بهای گوشتی گران بیه پیدیایی که همیتش ارزان لبین طیبتی جی خارج هیوا رمضان دا و برف روجاوای کردستان و بازار گوشتی گوشت خواردنا سرکه د ماه رمضان پیروز ده بازار گوشت له بازار قامشلو گش خویانی دکه پرانیا ولاتین باجر سردانا و بازار دکن لجبر نرخ گوشتین بلند او ماتماید مینن ولاتی دبیجن کو کسی خزان نکاره کیلوی گوشت بکره نرخوی نزی $7 جبر ولوجی او بازار والا ودگرن فرقوا شغل التنية شغل هبانة وشغل غملتي القور مناسب يعني القور وضع مجني عالم حمو تقريبا بطالة عالم مرن يا أخي عالم بس والله عالم مرن أقسم بالله نبس بشتي قوشته حر تشتك يعني أهلي بلد قش زانن إنه فيدا عيشت بو جحر اگر ما هي جارك هيك فقيش غير كارب قوش بكرباش يعني وضع معيشي قالك زحمته انسان فقير نكاري بازرگانین گوشت دبیجن کو صدام ابوهابونه هناردن انگو تصدیرا گوشت بو باشوری کردستانه اول باشور بنرخکی بهاتر تفروتن هر وها گلک آجال جسویل و گولکان بقاچاغی جی تفروتن
طالما اف سينيور فكريه درباس به حيوان باس دوار تشيلك بالزين شي حيواني خويا تعالى خلق قامش له درباس به سينيور درباس به الي عراقي اجباري بهاد به دولار تفرطن الفيدي نا يفرطن فيدي في اسعاره اوتوماتيكيا وقتك افتش مسكن اجباري گوش داكبي نتنه گشت لی نرخ پرانیا جورین کرستیان بلنده او جی بسدما بوهابونا دلار کودگهجه نزی 540 لیرین سوری و بری کریزه ب 45 لیریان بو و هر ولاتی باجایا وی بوهابونه ددن و بازرگان کیسبازی آخوا بردوامن اکرم صالح کردستان 24 قامشلو ولی تماشاوان اینجا دوباره صلاف دیوجی بازار گوشتی بی پیویایی که اف پرزگیری که روزهای کردستان تایبتی جیت نوا بازاری دا بین چاره سر کردن نشانی عالیه که و جان لوی داره بزحمت جالی که دین جیوت تشت گلکی مش برنده جی راستی جی یعنی تشت همی گرام بینه پیویایی که جان کاباشت روزهای کردستان دیل کردستان جیب گشتی جوی خلکی به تداوین کردن ام ده زیادتر بحثا ریک خستنا خارنا درمان و چاره سریه که این تایبتی جیت هیوار رمضان پیروز دا که اگر کسک مساق بی لی پیوار رمضان ایدی حس کر پروژی جیبت و فرض بی سر که او چه شیوه کی یعنی وقت خارنا درمان خوب بگوره و جبوی وی بابتی جی خود حس کر دکتر سهند خلیل نوشدار درمان سازی بیت نوا برنامه پاشیف داد گلم داد با دکتر جان زور بخیر بی زور سپاس ممنون زور سپاس هم دکم لو دفعه سپاس رمضان جلیت هم پیروز بیشتر لیواش پیروز به لگش مسلمانان زیان پیروز بی انشالله دکتر ایدی اما بابتی کی گوره زور بسیار شال دگری برام ضمانوی لکاتی کی زور کم ده ام بابت باس کن بتایبت بوانی نخوشن زیاتر ریخستنی درمان لبور روزو گربت شیوه یک دکری و وکو نوشداری درمان سازی چه آموزگاری بو نخوشکان دکن بتایبت لمان گرام است ریخستنی درمان گلک پیوسته لکاتی رمضان بۆ ئەوەی کە ئەو نەخۆشەکە و چارە سەرەوە دەگرێتن کە ئەو دەرمانە تەسیری خۆی لەسەر ئەو نەخۆشە پیشاندا بەبێ ئەو نەخۆشە زەرمەند بیتن لە ئاعرازی جانبی ئەو دەرمانە و کاریگەری خۆی پیشان بداتن بەس پێش ڕێخستنی دەرمان وەرگرتنی دەرمانیان ڕێخستنی دەرمانەکە دەبێت نەخۆش بچێتە لای دکتۆر لە دکتۆر ئیزن وەرگێت کەوا پێی دەکرێت بە ڕۆژوبێ یان نە پێش هەموو شتێک ئەوە لە هەمووی گرنگترە ئایا ئەو نەخۆشە بۆ هەیە بە ڕۆژوبێ یان بۆی نییە ئەگەر دکتۆر پێی گوت بە ڕۆژوو نابی بە ڕۆژبێ نەخۆشی درێژخایەن نەخۆشی درێژخانیش نەخۆشی کتوپڕیش دکتۆر قەرار دەدا لەسەرەوەی کە ئەو نەخۆشە ئایا دەتوانێت بە ڕۆژوو بێ یان نە ئەگەر هاتوو بە ڕۆژوو بوو نەوعی دەرمانەکەش گەلە گرینگە لە بۆ تەنزیمکردنی وەرگرتنی دەرمان لە کاتی ڕەمەزاندا بۆ نمونە ئەگەر ئێمە باسی دەرمانی ماعیدەی بکەین خاصن ئێستا وەختی ڕەمەزانە زۆر کەس تووشی احتمالە ترشەلۆکی ماعیدە بێتن فبەعام دەرمانی ترشەلۆچمێنێ خاص ئەوانەی کە درێژخایەنن ئەو مەشاکلانەیانەیە هەندێک دەرمان کە دکتۆر بۆیان دەنووسێتن ئەو دەرمانانە دەبێت پێش نان نیو ساعت یان ساعتێک بەس بەعام بە شێوەیەکی گشت نیو ساعت پێش نان ئەو دەرمانە وەرگیرێتن فلویە ئەتو ناتوانانی بە نەخۆشێک بلێ کە بۆ ماوەیەکی درێژخایەن بە ڕۆژووە خلال ئەو 24 ساعتە کە پێشەوەی ئیفتار کاتن پێ بلێ ئەو حەبەی بخۆ نیو ساعت چاوەڕێ بکە دوای دیسان حەبەکەی یعنی خواردنی خۆت بخۆ فلویە لەو حالەتە باشترین شت وایە پاشی و کە هەڵدەستی ئەو نەخۆشە نیو ساعت یان ساعتێک پێشەوەی پاشی و کە دەرمانەکەی خۆی وەرگێت فلە حالەتی مەسەلەن ئەو دەمە توش بوو دەرمانی تکە هەیە دەتانی ئەوانە وەرگێت بۆ نمونە نەخۆشمانەیە زەختی هەیە کە ئەوش نەخۆشیێکی درێژخایەنە بەعام چەند گروپێکی دەرمانمانەیە لە بۆ زەخت بەکاردێتن ئەو گروپانە بە شێوەیەکی گشتی مەشاکل دروست ناکاتن کە لەگەڵ خواردن بخورێتن تەنها هەندێک گروپمانەیە مەسەلەن پێی دەڵێ مدەڕێرەکان لەوانەش یەک لەو دەرمانە کە فیرۆسی مایدا ناتانین یعنی نەخۆش ئەگەر هاتوو لە کاتی خواردن لەگە خواردن بخوا ئاڕازی دروست دەکات یعنی وای لێ دەکات ئەو دەرمانە ئیسیفادەی لێ ناکاتن فلۆیە دووبارە ناتوانین بە نەخۆش بلێن سەعاتە پێش نان ئەو دەرمانەی بخواتە تەئسیر لە زەختەکەت بینتە خواریان کۆنتڕۆڵ کاتن فلۆیە باشترین شت وایە
سبەینان ینی پاشیوان پێشەوەی دەست پێ بکاتن سەعاتێک ئەو دەرمانی بخۆ لێرە مشکلە دروست نابێ مەسەلەن لە کاتی وەرگرتنی دەرمان دکتۆر پێی گوتیە ئەتوو بە ڕۆژ ئەو فلانە دەرمان دەخۆی بەڵام ئەو تەماشەی دەکا بە شەو دەخوا یانێ سەعاتەکان دەگۆڕدرێ لە خۆیەوە کاریگەری دەبیان ئەویش دەبێ هەتا لە گۆڕینی سەعاتەکانیش ڕاوێژ و پرس بە نوژدارەکەی حتمان دەبی ڕاوێژ بە دکتۆری بکاتن لە خۆی گۆڕین نابیست لە خۆی نابی دەستکاری دەرمان بکاتن چونکە هەر دەرمانێک لە کاتی خۆی ئیسیفادەیە وەچ وەتنیم ئەگەر مدەڕیر شەوان بدرێتن نەخۆشەکە پێی زعاز دەبی مەسەلەن 2-3 دەبێ بستە مراف خوشتیوە بۆیە هەموو نۆژدارەکان هەموو دکتۆرەکان وها ڕایان وایە کە بەیانیان بدرێتن لێ تەسیل لە خەوتنی ئەو نەخۆشە نەکاتن تەسیل لە شتەکانی کەشی نەکاتن بەپێی نەخۆشیەکان جیاوازی خواردنی دەرمان ئەوانە چەند فەرقیان هەیە مەسەوە کۆ توش سەرەتا باست کرد ئەگەر زەخت بوو ئەگەر مەسەلەن شەکرە بوو ئەوانە چەند فەرقیان هەیە ئەگەر وەختەکان بگوڕدرێت فەرقیان حەسب دەرمان دەکاتن مەسەلەن هەندێک دەرمان مەشاکل دروست ناکە گەر بەیانیانش بخورێ ئێوارانیش بخورێت بەس وەچی باسمان کرد هەندێک دەرمان هەیە ئیلا دەبی وەختی خۆی بخورێتن چکە ئەو جسمە لێ ڕاهاتیە لەو دەرمانێک کە مەسەلەن ئەگەر کابراەک سبەینا دەرمان بخواتن بۆ مایەکی درێژخایەن زەحمەتە بیگۆڕی بۆ شەوان چکە ئەو جسمە لەو سەعاتە لەو دەرمانی لێ ڕاهاتیە فلوی ئەو گۆڕینە تەسیل لە ئیسیفادەی دەرمانەکەی دەکات مەسەلەن پەستانی خوێن گۆڕینی دەرمان ینی شڕی خستنی خواردنی دەرمانەکان چون بکرێ باشترە مەسەن ئەگەر ئێستا نەخۆشەکەبی پەستانی خوێنی هەبی پەستانی خوێن وەشی گوتم چەند گروپەکمانەیە بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەو گروپانە بێزگەن لە مدەڕەکان دەربینین کە گوتمان بە سبەینان بخرێ باشتر چکە تەسیل لە ژیانی ڕۆژانەی یان ئێوارانی ئەو نەخۆشە دەکاتن لێە بەعام ئەو دەرمانە پەستانە کە درێژخایەن ڕۆژەیەک جار دەدرێتن فلوێ بەیانیان بدرێتن پێش پاشیوان پێش پاشی بدرێتن پەستانی خوێن مەسەلەن پێش باشی و ئادی مەسەلەن شەکرە مەسەلەن ئەوانەی ئەنسولین و یان دەرزی لێدن ئەوانە چوون لێرەکانە گرنگترین تەوەر ئەوەیە لە نەخۆشی شەکرە نەخۆشی شەکرە دوو نەوعمانەیە نوعی یەکەمانەیە نەوعی دوم نوعی یەکەم مەشاکلی ئینسۆلینی هەیە دەبی ئینسۆلین وەرگری ئینسۆلین وەرگرتنیش چەند نەوعمانەیە کاتەکەی مشکلە نییە کەنجی نەخۆشەکە هەستی کرد کەوا وەزعی جسمی تێک دەچی دەتانی دەرزیە ئاعتیادی لە خۆی دەداتن پاشماوە پێش دەشتیان بە دەرزی مەسەلەن ئەگەر دەماروی واللهی بەڕاستی ئەم ناتانم قسە لەسەر ئەو مۆزۆستاژ لێرە پرسیارت کرد بە زۆر باشتر چکە اختصاسی من نییە ئێستا چ قسەش بکەم زیاتر فتوا ئەوانش فەرقیان هەیە مەسەن ئەگەر دەرزی بیان ئەگەر بەخە بیانی ژەگەر لە ڕێلوز بی یان قەترە ئەوانش هەمووی خۆزگە مامۆستایانیش لێرە زیاتر باسمان کرد بە ئەی توشبوانی سەرع وەرگرتنی دەرمان بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەوانی سەرع بە شێوەیەکی گشتی دکتۆرەکان ڕێنادەن کە بە ڕۆژووی دیتن چکە ئەگەر هاتو ئەگەر ئەو نەخۆشە ئەو دەرمانی وەرنەلی نییە مەسەلەن زۆر بیان کەم بی ئەوەی سەرع حتمما ئەگەر دەرمان وەرگری تەسیری خۆی دەکات کەمتر دەبی سەرعکەی بەس دەرمان وەرنەگری دێتەوە لۆ فلۆیە دکتۆرەکان ئەوە ناکەن یعنی نەسیحەتی ئەو نەخۆشەی ناکەن کە ڕۆژوو نەگریتن کاتی سەرعی هەبیتن چکە بەبێ ئەو دەرمانی احتیمالە لە ناکاو تووشی بیتن کە تووشیش دەبی لۆ نەخۆشەکە زەرەڵمەند دەبیتن دکتۆر ئەوانە ئێستاوانەی باسمان کرد هەمویان نەخۆشن و پێویستیان بە وەرگرتنی چارەسەری هەیە ئەمە باسی مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین لە ڕووی یعنی زانستیەوە لە ڕووی زانستی زیاتر طبیەوە باس بکەین تا چ ڕادەیەک کاریگەری باشی هەیە ڕۆژوو بۆ ئەوەی ئەوانەی نەخۆشیشن بتوانن بەرەبەرە بتوانن ئەتا ئەگەر لە مانگی ڕەمەزان چەند ڕۆژێکیش بی بە ڕۆژوو بەخۆی ڕۆژوو ئیسیفادەی خۆی هەر هەیە بە زۆرچی گوتێنم حەسەب نەخۆش هەندێک نەخۆش بەخۆی جستەی لاوازە بوونیەی ئەو لۆدەی ناکە تەقەبول ناکە کە ئەوم ساعتە بە ڕۆژووی بەس حتمما ئیسیفادەی خۆی هەیە ئەگەر یەکێک بتانی بە ڕۆژ بێک لەوانە تەسیل لە جەرجی دەکات جەرجی پاگش دەبتەوە جسمی خۆشتر دەبیتن ئاکتیڤیتی باشتر دەبیتن یعنی ئیسیفادەی خۆی دەبیتن بەس حەسب نەخۆش بەچی گۆتەری مامە ناتوانین پێوەرەکدانێن بلێن ئللا ئەو نەخۆشە دەی بە ڕۆژی بیلەوەی جەستەی باش بیتن ئەگەر پێوەرەی دیکە دانێ مەسەلەن چ نەخۆشێک
هەتا ڕادەیەک دەتوانی بە ڕۆژوو بیت چ نەخۆشە یعنی تەواو گەیشتیا و حەدەی لوی نییە بە ڕۆژوو بی ئێستا بەعام ئەگەر هاتو نەخۆشی درێژخایەن وەکو شەکرە ئەو ئافرەتێ مەسەلەن نەخۆشی شەکرێ هەیە دوو گیانیشە ئەنێ دوو حالەت هەم شەکرەش هەر بەخۆی ینی نەفەرەکە شەکرێ هەیە درێژخایەنە شەکرێ هەیە یان ئەو ئافرەتی دوو گیانە شەکرێ هەیە یان وەچی گوتنی سەرعی هەبیتن نەخۆشک یان نەخۆشک مەشاکلی نەفسی هەبیتن ئەگەر هاتوو زانی کۆنتترۆل نابیان زەختێبی زەختەکەی بە حەبیش کۆنتترۆل نابیتن بۆ ماوەیەک دەبی ئەوانە بە ڕۆژوو نەبن بێت شێوەیە چونکە مەسەلەن ئەگەر هاتو کابراایك نەخۆشی شەکرەی هەبوو بە ڕۆژوو بوو ئەو شەکرە زیادی کرد تەسی لە جەستەی دەکات هەروەها ئەگەر هاتو شەکرەشی دابەزی احتیمال ئەو کابرای لە خۆچێ بەر ببتەوە تووشی نەزیفی بیتن تووشی حالەتی کە بیتن فلێ ئەو کەسانە یعنی دەبی بستنە لای دکتۆر ڕاوێژی بکەن بەس بە دکتۆر بەعام بە شێوەیەکی گشتی ناهێنەوە نەفەرانە بە ڕۆژبوو ما باقیت کە مەسەلەن کابرا نەخۆشیێکی ماعیدێکی بەسیتی بەسیتە یعنی پێی دەکرێتن مەسەلەن پێی دەکرێتن بە ڕۆژوو بیتن زۆر تەبیعیە بە ڕۆژی دەبیت دکتۆر ئەمە دوای زیاتر باسی خواردنی دەرمان دەکەین بەڵام نەک پێشباشی و دوای ئیفتار مەسەن بە شێوەیەک بخورێ زیاتر یعنی یەکسەر دوای ناخواردن دوای ئیفتار یانیش دەبی ماوەیەک هەبی بەڵام ئێستا دەچینە لای هاوکارانمان هەم زیاتر لە دهوک هەمیش لە دیاربەکر بزانین کەش و هەوای ڕەمەزان لە ڕۆژی دوام بچوون بۆ ئەم دێ شێوەیەکی ڕاستەوخۆ و بەرەف باژەڕێ دووکی بە بچین نەوە چاکسازیە مەزنەندا و ئەفخۆرێمە نیعمەت ماڕونسی دیالمە دەبە نعمت ئەفدەمێتە بۆ زیاترم بەحسات نەوە چاکسازیە مەزنەدا بکەین تایبەتیژ ئەوێت نوکەیش دەت نەوە چاکسازیەدا چ شێوەیەکی یعنی خواردنا پاشی ji bûywana tê hazirkirin û keş û hewa çawa ji bûywana tê gunjandin êdî ew jî pevs bi hebûna heyva Remezanê û keş û hewayê taybet bi heyva Remezanê berkin fermû neme بله دمت باش جوان وقت تا اشارت پیدا کنه که ناف چک رمضان دانل دهو که کو بو برنامه هیوا رمضان جی کو نوابه چک سازی دا پتر جی هزار گرتی هنانه لشوا هزار جی کو نزدیکی 900 کاپ روزینه و برنامه که هاتیا دارتن جی بو چند کو هیوا رمضان جی نوابه چک سازی دا بتا کرن هر روز چندین خول بو وان گرتیان هات نوکل بو پتر په زاین هم پتر کو وقت ولا گیری من دل گل کا عقید محمد یاخوین نو کوره ببری چک سازی رمضان گل مدا کا عقید دمت باش بی تو رمضان واجی پیروز بیتن ام بیشین برنامه های چک سازی رمضان بو هیوا رمضان هوا چه برنامه دارید یا بو گرتیا زور سپاس با آمده بودن رمضان و همیاجی پیروز بی طبعا برنامه جمعه رمضانه برنامه که گله که مکثفش لای دینی و هرش لای ورزشی و جی طبعا ما مستعد آینی گلک ما یه حول دای کو ما مستعد شارزد لای آین دا کو کسیاتی گلک پیش کفتینت وی باریدا ما ترکیز سرهنده کو محاضره و مستر اسلام حقیقی بجم بو خاص بو تخکل دفمه کد بجنه او سرا ارهابی هاتینا گرتن کو هم اسلام حقیقی بوانا بدينا رونكن هر وصا برنامج ورزشي جلكت مكثف متين حتى سبيدي حتى عفوا ساعات دو شويجي كو الهولد ورزشي والجرابان ورزشي كان هر وصا وكي دي جي ما هيكو ام روجانا كو روجت خاصية خطبة ما مستويت اويندين محاضرة ومن بيش ام بيجي نوابي جيتي خاندنو كه چند كسانه و چند شمانه تقريبا همشين بيجي بروجينه خود عدد حقيقي هم نزايم بالضبط بس اشين بجمتا هر كسك يه آرزومنده بكيف خواه يه بروجي بد آن روجي نبد او مشكله ويال قال ما تركيز سرهندينا كين كي بروجي آن بروجي نيا هر يكي حرش نوا روجي دا کو بو چند کو روجا خوب بورینن ام بجن رمضان دا چه برنامه دهنه نوا و چک سازی دا کوبشن روجت خوب بورینن طبعا برنامج تانية اشخاص قبل هوبا بيشي وكو وهروسا هوبا وكلية جواكي ويدروني كو برنامج مسابقات تاين هوزان وان دين شخصية كوميدي دين بوانا محاضرات شويش. زور سپاس. جوان اگر رخصت بدهمن مداخاز شواکیه جواگرتیت وریدا کنوکت پاشیوا خود خون اواجیت رازی نکو ام و نشاب دین و سرچاوتواج در کمن دیف رازی بینوایه لو ماجی مدویا هم بچنه ناف پاشیوا دانو که جی کدس پاشی وکریه لبوی چند جام بیجن رمضان هواجی پیروز بیتو این سر پاشی ونجی بس یکی شوان کسا اد بیجم اگر زحمه نبیتو وکو وری شورته سرکی چر بره. شده من سرکی زور قناته درست پاسیابات یعنی شده مل وره و گوداد یکی یک از کارت کم لینانگاه چاک سازیه
و دا باشکرنا قصعه بوان داد یکی نواندا چاکسازیه از توزیعت کم و هر واسه وقتی دی شولی من ل هاد نشونا مطبخه بس مطبخ از کارت کم باشه برانبری وی شروع تلویزیونی تو کو داد یکی جی هات داد یکی تو کجمگی پاره چکی جوار گیرانه بله سیده هر حیوانه 300,000 دهاتیه من موچه بله و شولی ماجی اوت تذكرن وكو همي تشتاق تبوما تدابين كرن ولا شاكسازي ودهاتية ماجي هر حيوانه تدا دانش لا رخيم قولي ذا بله یکی شويه دي ترجع بيجما كو قطابيه جيبو اد بيجم تا برنامه خوشي بري چندکی ورگرتي بري تو به تل قطابيه چند بو يم بيجم حتى نو که گشت قطابيه خانه چند تا حتى چند خانديه اشاتی از خیرات نوات کم تلفزیون که کورسان 24 کم ها زحمت گامازن کشوات نویرم از صفحه شش من الفيرا خلاص كري شهاده شش من الفيرا قلتي اون كيجي تشوري من خلاص يا درس كي كفتي بو حيوان هذا دوباره خيل مودي راكن ان شاء الله درس ناجح وكو اكون بيجم باشي بها چوال بري چوا سر دل جل هات تذكر ما تويد بيني الحمد لله برفريه وتشي قصيري نهاش كو مور شكل تدريب نعم بالنسبه یکی شوان لنگاه کوی سرکی ابریکار چاکسازی بو هر با گرتی امریکن چاکسازی و زادی چت کی تا برنامه ته چیر یه حیوان رمضان چه و برنامه داره که بو چند ویزادی این چت کن دیو جدولیه ما جدولیه روزانه من نیست برنجه آفگه گوشت اوام چت کن باشه برنامه وی زحمت تدبینی تو چکی ورگیری چاکسازی بله ادوال گیرم 800,000 اجبری لنگاه تو فری شورت شکی بود وی چاکسازی ده نه بس مطبخ بله جوان وکو دیار جی کو هر چند ما شکی اکود بجن زحمت جی بو شکل سرپاشی بجی بوینا لی چاکسازی مازن دا کو ابرکت شکی هر گینگ مدیتی ما قستا هولا گیر کو محفیرا چت کن ما نیت ان شاء الله بو روز دهاتی هم فیچر کی سروا چکن محفیرا و گلک شوانا جی هم ورزش های هم محفیرا های آسنگری های گلک شور دیجیتی داد کن و برانبری وی شوری جی هم پاره کی موچکی هم شین بجین کوشلای امر و ریوبریا چاکسازی و تتورگرتنه و ابرکجی کو کشو هوا دیتر بو مجیویا ام پاشیوا خو ان شاء الله نوا گرتی خانه دا ام جی پاشیوا خو بخوری بله راستی جی افکار من نعمت این جی و همه افکار من دیجی چنت نوا قلاچ کن یعنی ندیار نوا بازاران داهیم شوی که جدا رمضان بو من نشاندن راستی هم جدل خوشی جی سیستم که وصای ریک نوا چاکسازیا مازنان یا دو کش دا هم یعنی سزای خوبه که گرتی جوار گرن هم جی جیان خو آسایی و کار خو تایبت جیت نوا گرتیگه اجداد کن زور سپاس بود افکار من نعمت شوی که راستا خو نوا چاکسازی مازن یا دو که داد گلم دو بیج دو که برف دیار بکری و افکار ما حسن کوسم شوی که راستا خو دی افکار ما حسن نوا فقی و رنگ دابی پیر جیت نوا جگر د ابروکب زانی کات نوا چه نافچه که دا نوا چه بازار که دیار بکری دا و افشبه کادی چه پاشی وکی خود حسن افدم باش و کامیرش بویته و دیاره توی نوا شیرینی ها دا اگه از خلد نبما نه فرمو حسن يعني جوان مرود دكار بيجي شيريناهي اللي بالي امل برداري فرنه كنا دناوا و فرنه ده شيريناهي جي ام بيجي وك كيك و تشتي وساجيتنا چيكرن ام هرن فرنه ده دو فرنه ده خباتکار 24 ساعت دخابت یعنی واردیه دخابت یا راستی جدر و نها پلیا گرماهی 14 لبل لهندور گرمتره وک روزه در دورا 20 25 پلیا گرمه وكما قلت تدي قلت لك بيش يحيى دبج نان هوا لا امجي نهار باوي هوا لنا لبا نان بافرنا كده بل اللي داره چند خبات کار کن بجن 24 ساعت دخابت اف در 24 ساعت وکریه نان گرم نها انس به کامره نشاوده که هسته یک جیل و داره لبر داره فرنه از نزانم روشاوی چوانه حالوی مرحبا مرحبا که من اف در گرمه جیته جی میگرمه نه مثلا یعنی یک دفرنه ده بجه میگرمه روزی تا چه در واسطه نه روزی باشه حمد خدا چه شکر روز تو دخابتی یا تنی بشه بده واردیه هم واردیه که روز شغله واردیه که بشه شغله تو روز نخابتی نه روز نخابتم بشه شغله بله قال لك سپاس ام هرن حواله نجي هنا لقال واجي ام با خوان هفكر من انس هدي لقال موره ام هرن عاليدن جوان تبحث شيرناهيه كربله ام بشن جورين ين خارنه این وقت شیریناهی جل و داره تی چکرن هرها مثلا و داره جبلی نانی ام بجن
کک هنه اف شیریناهی جی پشتی بطایبتی فتاره خلق لویداری ترجیح ده که با کاکاو و فندق لسریوه خیس کرینه جالیدن و لویداری جوان هر وها انس نزادم دکاره ببره انس تو دکاری واجی نشا تماشاوانه ما بکن بنره هم جوانه دبیجن برک و هم دبیجن پاچه هم یم بتحین هنه بزیتون هنه بپنیر قشار هیا و هر وها بطاط هیا ابجی بطایبتی لویداری السوق لبازار خلق عذاب يعني جوان بطيباتي تين نكارم كو ام بيج فرا باشي به حاضر بكن او تين فيداري وان دستينن الفيداري جي هر وها جاميره كدن هي از اللي قال بي جاميره جي از با خم هدي دنافر روجه ده هون گلک ام بيجن الفيداري اللي بو تفگرك هي خباته و هي چوا در واسطه به روژه هون چندانا چه دکن لویدر هون چندانا دفروشن روژه هم 10,000 درین اول نیویجت چن جده به نیویجم ورد مشتری خو اوا روژی باشد چی خوشا هوا جمعی یعنی هاوین هم نه هاوین یا نه که به چه قاسه تفروش نه 750 ورقه لهر جهی وسایل لتمام دیاربکر تمام دیاربکر وایا 750 ورقه بله گلک سپاس جوان افنان گرم کل وداره تی چکرن از اینها ام هرنج در و نها افرنا کو عمله لکلک ویجی تاشت فروشک هيا او تاشت فروشی براستی هنگول ور هيا هر وها پنیر هيا قورمه هيا قلی هيا او نان گرم کو وداره تی چکرن بطيباتي خلقتين انا زينها نشوا بك لفيداره بفيهنجي بالريتشال بزيتين هروها بجورين بانيري خلقتين فيداره باشيوا خوادكن و اف درجه 24 ساعه وكريا جوان خوستا لفيداره هروها تشتك چيكريا جراد بجن من که من اذكرم در واسی فيداره بم هوستار کو داره بلا هوستا بش مره چند گوتنه که بك مرحبا اشتره مرحبا افتشيا وشكري اب منمنه با صوصا منمنه فرنگي يعني باجان نافدانه نوصل تاني اون صاد جا فرنگي ما او كيتكن و اذا منمنه خود تشيتكتدا بله خلق دخون خلقتي ام في منمني مثلا بيبر خود تشيتكن دافيشين او يسوتو خو اكتكن يا غدا تشيتكن او فرنگي خود كن منمنه خود تشيتكن و ددن به مشتري تمايه چوانه تمامی باشه خوش باشه تمامی جو خوشه بله جوان انس نهانی شواده که ول سر توپه دکاله لکاله که جی خلق لویداره تاشتی خواهد کن هر وها پاشی و خواهد کن از میکروفون دره جوان جی بکم آفریت بشوره سرچاوا هم پاشی و خواه جدر وده کن اساس یابانجینه در و هاتنه مشکو داره هاتنه و حواله مش سامسونیه اجی ارزورم بیمه ماتنا لیدری سناو مهانه ماتنا بونا سناو لیدری چه در واسطه به رمضان و روزه پر مکمل پر باش خون چه دخون هنگوی دخون زیتون هنگوی زیتون پنیر هنگوی اصلیه یا نه بالا محلا نخوریه باشه آفرین بشوره جوان او نان گرمه و که ما گوتی کو جفرنه درد که و خلق لوی داره پی پاشی و خواده که و جالیه که من جالیه که هنگف جالیه که زیتون حتی 24 ساعت روزه اف در وکرین اف هر دو مکان وکرین به طیبتی اف جه 24 ساعت وکری خلق به در پاشی و خواده که جبو پاشی و جی وقت هندک ما جبو امساک هندک ما ساعت 8 دقیقه لوی در ده امساک ببه جوان اگدن لوره از باور کن وی جوانی پاشی و خواه خلاص کریه نه وسا خلاص کرد مبر نه تیر خوار الحمدلله شورت چه خوار ملمن خورم ملمن چه نافده ملمن سجق و هيك و فرنگیه اوه بله آفرین بشتره روزی تا چه در واسه به تو چه ایش دکی از ام ناقشیمه دیجا کتی ام ناقشیمه ان شاء الله چه دکنه هوا هینکن ها نه آره هینکن خوشه نک خوشه نه هوا خوشه دیاربکر بله باشه yani çok şükür. بله گلک سپاس بوتاجی آفریت و نوشوجان تابن لهندر جی هر وها خلق کنه او جی پاشی و خواهد کن جوان لوی در هستا هیا اگر وقت بعضی هرم با هستا هنگی دادگری از نزادم اف هنگی کو داره که کمر حوش داره مرحبا او هنگی کو داره ولا باب نجدان هنگی دبی علی وانی دبیجن هنگی وانه هون تاشتل ورد فروشن به طیبتی پورسیون چه قاسه بهای وب چه قاسه مثلا جهر چشیدی هم جدی یجمرم کیرا 15 میلیون
15 لیره ايه بله و تو کرونا في او كيجي بوازيم مثلا بكيلو اجيم ددن تبروش چه کار دکی بروش بروج ام درات كيف رازين بروش را کی روجیات خوش در باست اري ام چوب اري بله گلک باشه بالاتر و گلک صاحبه جوان وسای روش لدیار بکر لگوری سالن در باس بوی سالا پار روشا لوی دره خوشتر آسایتره حتی در انگ ساعتین شویجی خلق در و نه هم دبینین ساعت در دور سیه بله پرانیا دکانان وکرنا فرم وکرنا هر وها ین تاشت فروش وکرنا اوجی پاشی و خواهد دکن خلقی کج در و هاتین لوی در رودنو پاشی و خواهد دکن پشتی کما قمره گرد امجی بنانه گرم امی حاول بدم کو خواه منه امجی طام بکن خطامای يعني وصل ديار بخوش من نظني منامات يعني وصل تجيب طام بحث كي بدري طام كتا دبما جام بيري وين ام تشو بين فرني واري خوين اني مراكر بام تشوي ما منامات تير خار با ما پاشي با خول ويري خار وزور سپاس حسن افكاري ما بشوي كي راست خوش ديار بكري ديال مادوبي از بيجم حتى روجي دمو هيك رمضان تدي قلاولي هكا پاشي بيت خو هميات الدرب خو هدي زور سپاس بتا حسن هر بجي ولی تماشاگر نجات نوا برنامه پاشی دام بردامین دیری دیار بکری مهت نوا باغچه خودم عزت البحثا ورگرتنا در منابکین دکتر زیاتر پیش روی بتینه لای هاوکاران من هم لدیار بکر همیش ل اویدی که والله لبیرم سنازم لچیب لکاتی افطار کردن درمان که لپاش افطار یکسر بخوره یعنیش ماویک لبنی خواردن افطار و لورگرتنی درمان هبی ئەگەر بە شێوەیەکی زانستی قسەی بکەین بەخۆی باشتر وایە زۆربەی ئەو دەرمانانە کە ئەگەر تەسیل لە مایدەی نەکە پێش نان بخورێ باشترە چکە کاتێک کە ئەو دەرمانە وەرگیرە خینەکان زیاتر لۆ مایدەچن زووتر ئەو دەرمانی ئینتساس دەبیتن لەوەی کە خواردن لەدەبیت بەڵام هەندێک دەرمانەیە تەسیل لە مایدەی دەکاتن لە بۆ نەخۆشی قورسە مەسەلەن فەلوێ لەگە خواردنیش بخوا تەسیل ناکە بەس ئەوەش دەگەڕێتە سەر نەوعی دەرمان و نەوعی خواردن بۆ نمونە ئەگەر هاتوو مەسەلەن نەخۆشێک دەرمانی کەمخینی وەرگرت ئاسن ئەگەر هاتوو لەگەڵ مادەش خوارد مەسەلەن چا یان قاوەکە کافاین تێدا یان تان تێدایە ئەوە تەفاعل دەکە ناهلی ئەو ئاسنە ئینتساز بکاتن ئەو نەخۆشە ئیستفادە لەو دەرمانە وەرگریت فەلوێ ئەگەر هاتوو ئەو نەخۆشە مەسەلەن ئەو دەرمانانەی وەرگرت کە ئاسنی تێدا بوو بەس نەک دەرمان مەسەلەن گۆشت خواردنیش کە ئەو خواردنانە کە ئاسنی تێدایە ڕاستەخۆ چای نەخۆن یان ڕاستەخۆ قاوەی نەخۆن لەگەل ماوەیەکی بدەن عەلى الأقل 2 ساعتی بدەنێ پاشەوەی لە لای خۆمان وەها باوە کە پاشوان ڕاست چایە بخورێ ئەو چای مەسەلەن مادەی تێدایە تەسیل لەو دەرمانە دەکەیان یان تەسیل لەو مەوادە دەکات کە لەو خواردنەیە بخورێت بە هەمان شێوە هەندێک دەرمان شەیە نابی لەگەڵ مەسەلەن منتەجاتی شیر بخورێت تەسیر دەکاتن کەوا دەکات ئەو دەرمانە ئیستیفادەی خۆ نەبێت لێ ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەگەر هاتوو ئەو دەرمانان تەسیری لە مایدەی نەخۆشەکەی نەکرد پێش نان بخورێ زۆر باشترە بۆی بە سەعاتێک یان بە نیو ساعت پێش نان بخورێ بەش گۆتەنیم خینەکان لەسەر ناو ڕیخەڵۆکان ئینتساز دەکرێتن ئیستیفادەی خۆی زیاتر دەبیتن وەلە هەندێک دەرمانیش لەگەڵ نان بخورێتن چ تەسیری نییە بەس هەندێک دەرمانی معین و ناخواردنی معین ئەی باشە دکتۆر مەسەلەن ڕۆژوگرێک 15-16 ساعت بە ڕۆژوو بی دوای ئەوە مەسەلەن زیاتر پزیشکان دەڵێن چەند دەنکە خورمایەک بخورێ لەگەر سوپەک دوای ئەوە نان بخورێ بە ماوەیەکی درێژ چەند دەنکە خورماک لەگەر سوپەک ئیکتیفا بوو ئەوەی دوای دەرمان بخورێ مەسەلەن دوای ئەو خواردنە سووکە یعنی تەسیر لە مەعیدەی ناکە هەتا ئەگەر دەرمانەکەش قڕز بی بەخۆی ئەو دەنکە خورمایانێنە و سوپە زۆر تەسیرێکی وا دروست ناکاتن کە ئەوەش لۆچە و دکتۆرانە ئەو ڕێگایەی باز دەکەن چکە ئەو هەموو سەعاتە کە ئەتوو هیچ نەخۆی حتمان شەکرێ لە جسم کەم دەکاتن یەک لەوانە کە مێشک شەکری پێویستە بەخۆ شەکری تێدانەیە شەکر لۆی دەچ پێویست بێت فەلۆیە کە ئەتوو دەست کرد سێچار دکە خورما تااقەتەکە دەداتێن یعنی نەشاتەکە دەداتێن فەو سوپەش مەسەلەن ئەو خێی تێدا ئەوە تێدا ئەو هەموو فەقدت کرد یا خلال ئەوەم ساعتە تعویز دەکاتەوە تەسیل لە دەرمانەکەی ناکە ئەگەر وەرزگیری پاشەوە هیچ مشکلی دروست یعنی مەقسەدم ئەوەیە ئەگەر ئەو خورما لەگەڵ سوپەکەی خواردنی مەسەلەن زیاتر لە لای ئێمە نیسک دەخورێ دوای ینی معیدە ینی ئەکتیڤ دەبی دەتوانی قابلیەتی ئەوە هەیە دەرمان بخوا تەسیری خراپ لەسەر معیدەی نابێت نەخێت تەسیری نابێت ئەی دکتۆر باسی ئاو خواردنەوە بکەین لە دوای خواردنی دەرمان یان حەبیار هەن
یعنی شڕوبی بەچنە و عەگبی چەند ئاو بەسە بوو ئەوەی کەڵک لەو دەرمانەی وەربگرین بەخۆی ئەگەر هاتوو حەب بوو یان کەپسول بوو ئەو دەرمانێک کە وەرماگرت بە شێوەیەکی زانستی بەلاتین کەشکی باوە ئەوژی میێوان بی دیارمەدا ئەفوان دکتۆر پێش بەلاتین کێوە بە شێوەیەکی زانستی ئەگەر باسکەین دەبێت پێش وەختە کەمۆکەک ئاو بخواتە ئەو منتقەیەی گەدەی ئەوە بی یعنی پێش دەرمان خواردن هەندێک ئاو بخۆن هەندێک ئاو بخواتن هەتا هەندەکە تەڕبیتن هەتا ئەو دەرمانە بە ئاسانی قوت بداتنەوە نەخۆشە دوای زۆر تەبیعە پەرداغێک ئاو دەخواتن چ تەسیراتێکی وەناکات ئەگەر باسی شڕوب بکەین باشتر وایە پاش شڕوبکە شڕوب خواردن یەکە سەر ئاو نەخوێت جگا و ئاوەی کە دەخۆی ئەو مادەیەکە ئەو دەرمانی تێدایە تەخفیف دەکرێتن لێ احتیمالە زۆر ئەو بڕەکەمیەیە کە دەرمانت پێویستی جسم وەری نەگریتن فلۆ نیو ساعتێک بینی بیتن لەگە شڕوبەکە ئەگەر شڕوبمان خوارد وەکو دەرمان دوای ئەوە بە نیو ساعت ئەو جاوەکەی اینجا ئاو بخورێ باشترە چۆچ گوتمان تەخفیف دەبی ئەو کەمیە کە دەرمانی کردێدا ئەی دکتۆر باسی هەندێک خواردن بکەین بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئەوەی جێگرەوە بی لە جیاتی دەرمان شتیوامان هەیە زیاتر یعنی شتی سروشتی بخۆین میوەیەک بیان هەر خواردنێک بی هەندێک دوورکەوینەوە لە دەرمانی کیمیاوی ئەو یعنی تەسیراتی خراپ لە سەرماییدا زیاتر وڵا بخۆی حتمما دەرما ئەوەی شتی سروشتی باشتر لە دەرمانی بەس ئەوەش ناکەوتە کوب لە مێختساس من دکتۆرەی نوتریشن باشتر مۆزوعی یان باشتر فکری لەسەرەوە مۆزوعی دەبیتن چکار مەسەلاً خواردنێکی سروشتی لۆچ نەخۆشیێک بەکاردێتنەوە بەس حتمما ئەو دەرمانە مەسەلاً ئەو دەرمانی سروشتیە کە دەخوایان ئەو خواردنە سروشتی دەخواتە ناکاتە ئەو کەمیەیە کە ئەو دەرمانەی دەدات مەسەلاً دەبی زۆر لەوی بخواتە یەک حەب دەکات هێشتی بەس هەندێک خواردنیش هەیە کە مقابل ئەو دەرمانانە مەسەلاً سیرمان هەیە کە لە بۆ مەسائلی ئەوانی کە مەشاکلی خین و پەستان ئەو شتانیان هەیە دەتوان لە زیاتی ئەسپرین یان لە زیاتی ئەو دەرمانانە کە نایلی خینیان بمەی سیر عامل مساعدەکە بەس لە ڕەمەزان سیر خواردن زۆر جایزی باش نییە ئەگەر مەسەڵەن مزگەوتی سیریش خۆی بەڵام بەگشتی سیر یعنی باشە جێگرەوەیەک لە بوو دەرمان لە ئەو شتانە حتممە خواردنت کەشمانەیە مەسەن لۆ کەم ئاسنی خواردنمان هەیە دەخورێتن بەس وەچی گوتە نیم یان دەبی ڕێژەیەکی گەلک زۆر لەو خواردنە سروشتیانە بخوا تاکو ئەو حەبەیان ئەو کەمیەیە کە جەنابەت پێویست پێ لۆ جسمی خۆت تعویزی دەکات دکتۆر ئەم دەگەڕێمەوە لای ئەو بابەتێک کە پێش ئێستا باست کرد هەندێک کەس هەیە دوای خواردنی دەرمان قاوەیەک یان هەتا شتێکی غازی دەخوا ئەوە تا چ ڕادەیە کاریگەری خراپ لەسەر دەرمانەکە دەبێت حتمما باسم کردکەوە هەندێک دەرمانمان هەیە لەگەڵ هەندە خواردنەوە تەفاعل دەکات وەشی یەک لەوانە ئاسن ئەو مادەیە کە ئاسنمان پێویستە خاصن ئەوانەی کە هەندە خینیان کەمە بەڕێژ کەمەکە پێویستی بە ئاسن هەیە حەدیدیان کەمە لە خینی لێە نابی یەکەوسەر ئەوەی بخوات چکە ئەو مادەیە تەفاعل دەکە نالی ئینتساز بکات فلۆیە وەش گوتەنی 2 ساعتی بەیندی باشە بەنسبەت خواردنەوەی گازیەکان هەندێک مادەی ترشی تێدایە جاری وایە ئەو تر 6 تەفاعل دەکە لەگە دەرمانی فلۆیە باشتر وایە هیچ شتێک لەگە دەرمان نەخورێ ئەگەر دەمانی ئەو دەرمانە ئیسفادەی خۆی بۆچ باسی کرد بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی زانستی دەرمان پێش ناخواردن بخورێ باشترە لەوەی لەگەڵ نان یام دوای نام دوای یعنی پێش ناخواردن پێشان بە شێوەیەکی گشتی ئەمە بازەکەەوە یعنیەوە پێوەڵام پێش ناخواردن ئەگەر مەسەنە دەرمان بخورێ شتێکی سادە یان کەم بخورێ باشتر نابێت دکتور یانیش هەر یەکسەر پێشەوەی دەرمان یانێ نام بخورێ مشکلە نیە ئەگەر کەمیش بیت ئیشکال دروست ناکاتن ئەو کەمێک ئەوە ناکە بەس وەش گوتم ئەگەر دەرمانەکە تەسیل لە ماعیدەی نەکە بۆ شەرتەی بەس ئەگەر زانی تەسیل لە ماعیدەی دەکاتن لەگەڵ لەگەر نانیش بخورێت ئیشکال نیە لەگەر پاش نانیش بخورێ بەس وەش گوتم حەسەب دەرمان و حەسەب خواردنە بەش گوتمان ئەگەر ناتوانانی ئاسن لەگەڵ چای بخۆیان هەندێک دەرمان کەمانەیە لەگەڵ منتەزاتی شیر خاصن ئێستا پاشوە احتیمالە خەڵک زۆر ماستی بخوا پەنیری بخوا شتانە هەندێک دەرمانمانەیە نابی مەسەلەن کە شیری ئەو منتەزات شیری خوارد مباشر دەرمانەکەی بخوا دەبی 2 ساعتی بین دکتۆر ئەمە بە شێوەیەکی گشتی باس بکەین لە ناو ڕەمەزاندا چ نەخۆشیەک زیاتر کەم دەبێتەوە چ نەخۆشیەک یعنی ڕێژەی زیاتر دەبی و دەرمانیش زیاتر سەرفیاتی دەکەوتە سەر بە تایبەت لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزدا یعنی بە ئەم بۆ ئەوەی بزانین چ نەخۆشیەک زیاتر توش دەبین لە ناو مانگی ڕەمەزاندا و
لە مانج ڕەمەزان زیاتر خەڵک تووشی سەرێشەی دەبی بەڕاست سەر ئێشە لەگەڵ تووشی مەشاکلی ماعیدە زۆر داخواتن ئەو مەجالش لەگەڵ پاشی و ئیفتاری زۆر نییە مەجالەکە ئەوانە احتیمالی زیاتر سەربوونیە سەرێشە بە دەرەجێ یەکەم دوای نالێن ماعیدە و ئەو شتانە دروست دەبیتن ئەوان کەشکە باسمان کرد پستانی خوێنەوانە درێژخان یان علاقەی بە ڕەمەزانیە بلێ کەم کاتەوە یان زیاد دەکاتن ئەوە شەش تەبیعیە و وەچی پاش ڕەمەزان پێش ڕەمەزان فەرق ناکات. دکتۆر تو باس سەرێشت کرد سەرێشەیە کە لە ڕەمەزان توش بووبین پێویستەکە حەب بخوین یانیش یعنی چارەسەریی دیکە هەیە ینی ئاسانتر بی هەم تەندروستریش بی بەخۆی سەرێشەی ڕەمەزان زیاتر لە هیشک بوون مەسەڵەن کەم ئاوی لە ناڕەحەتی ئەو هەم ساعت کەم شەکری ئەوانە یان ئیشکردن ئەو شتانە تەسیری لێ دەکات کە تووشی سەرێشەوی ئەو کەسانە مەسەڵەن زان توش دەبن باشتر وایە کەم پاشیوان دەکەن حەبی سەرێشە بخۆن و ئاگایان لە خۆت مەسەڵەن لە گەرما و لە خۆیان زۆر مالی نەکەن چارەسەر دەبێت بە شێوەیەکی گشتی بەسەڕێک خستنا خواردنا دەرمانان تایبەتی هەیڤ ڕەمەزانی دە گشتیژی میدی سڵامەتی بۆ هەمی نەخۆشە و دکتۆر سەهەند هەور و خەلیل نوشدارێ دەرمانسازیتنەوە برنامه پاشیف گەلمەدا بووی زۆر سپاس بوو و زۆر سپاس بزانێتە پێوی دارینژی هەمی گۆدار و تەماشاوانین مە مفایەکی زێدە ژوان یعنی ئاخفتنا وەرگرتنە بێتە دەمابووریدا گوتین زۆر سپاس بتە دکتۆر بەڵی تەماشاوان هێژایدی دکتۆری بشێوەیەکی یعنی گشتی بەحسە ڕێکخستنەوە دەرمانە کرد دەستپێکی بەری بەحسە ڕێکخستنەوە دەرمانە بکەین خوب پاراستن باشترش چارەسەریە هیویدارینژی هەمی کەسێک ئەوێن تەندروستیەوەوانە باش دەستپێکی هزرتن دێدا بکەین تایبەتیش هەیڤ ڕەمەزانێدا خۆ پارێزن بەری و ئەو تووشی نەخۆشیەکی بن و سباهەیە ئەو هێدی بێجای دوێت چارەسەری وەرگرن و تووشی بژین دەرمانخانە و دەرمان وەرگرتنی بن و تووشی نوشدارە بن یعنی ڕاستیژی سەرگێژی پێ دەوێت سڵامەتی بۆ هەمیە نزانم وەختێمە بەرەفداویە چی یانژیمە وەختەیان بەرەف پاکێجەکاتیژی بە بچین تایبەتیش ئەگەرم بچینە فەرەنسا هەری نزانم ئەگەر بەس هەفکارێن من گەلمەدا بن بەرە فەرەنسا بچیم یانژی وەختێمە گەلەکیم وایە نزانم دەنگ ئەمدێ نزانم تەمام کەم یانژی ڕاستیژی دەمێ بەرنامەمە گیم وایە ئەمدێ بەرە فەرەنسایە بە بچین و فەرەنسا ژبەر ئێدی درێژکردنا ڕەوشا ئەوەرتەت ناوا فەرەنسا بگشتی تایبەتیژی پایتەختەوەی پاریسێ بسرمانێت ناوا فەرەنسایدا یعنی ترس پێشۆزی هەیڤ ڕەمەزانێکردن ژالەیەکردن ژیوەت بژن ئەف ترسان و کەل دەفمە هەیژ بەر وەیەکێ ئیدی تیرورت ناوا فەرەنسایدا بەڵاو بیە لێ بەحسەوەیەکی ژتکن تیرور نەبتنێ دژی مسلمانانە دژی هەمی مرۆڤاتیە و هیویدارین هەمی پێکوە دژی تیرۆرە ڕاستن بەرە فەرەنسای لە پاریسا پایتەختە فرەنسایە مەها ڕەمەزانێ ڕۆژا شەمیە دەست پێ کرد پشتی عێریشێن خوین ڕێژ لە فرەنسایە گۆژمارێک مەزنج و قوربانیان تێدە چوون ترسەکە گشتی بەلاو بووە و نەرینەکە جودا هەم بەر ئۆلێ ئیسلامی دروست بووە. لێ مسلمانان لە پاریسێ دەبێژن گۆفرەنسی بەخێرهاتنە وان دکن. جبر ئێرەشن لە فەڕەنسا و ئەڵمانیا و هەر وڵاتێکی دی لە ئەوروپایە ڕوودەدەن مخابن بچاوێکی جودا لە ئۆلێرە دەنێرن لێ وەکە مسلمان لە فەڕەنسایە بەخێرهاتنە مە دکەن و ئەم ڕەمەزانە خۆشی دکەن. مسلمان تەکەس دکن گۆفرەنسی دلۆڤانن و پێویستە هەموو کەس پشتیوانی ئاخوا ژوان را پێشکەش بکە بتایبەت پشتی عێریشێن لەسەر فرەنسایە. فرانسی تێگەشتنە و دلۆڤانن پێویستە ئەم پشتگیریە خۆ ji فرانسیان را بە سەردەماوان ئێرشان نیشان بدەن ئەو ژی دژی تێرۆرێ ji ber ئەف کەسن تەقینا دکەن نە مسلمانن. فرەنسا مەزنترین وڵاتên ئەوروپیە ji aliyê hejmara musulmanan ve rastî êrişên terorî hatiye ya herî xwînrêj mijdara 2015 bû dema nêzî 130 kes di sê teqînên li cihên cuda de hatin kuştin. Îvan Umer, Kurdistan 24.
ایدی اف جراوش بیت نوا فرانسا دا بتایبتی جل پایتختای پاریس پیوی که اف روشانه هی لفرانسا بتایبتی الجهان يجيب قشتي بتايبتي روجالات انا براس برف داويه وبچف برزگریکن سیاسی اف برزگریکن روش اولهیه برف داويه وبچن نوار رمضان دا ایدی روش مروی یعنی بقشتي برف باشتر وبچه خود روجین ویژن همی بسلمان همی جهان قبیل کتو مش دعایت خوب بارنه که نصطفی برنامه پاشیو جی ام هزروابین تایبتی جی دم پاشیو و فتاره دعا بو مجیب کن و خود خیرواجی بنویسته خود دعای و روجین وجی قبیل کتو صحت و هر یا خوش بد و پاشیوا سیجی دماوری دا جراحت پیشکش کردن حتی اموهین و پاشیوا صباحی پاشیوا چاری ببیجنه آب خاطر هوا و ویری کردستان 24 الباشور کردستان و دماوری دا جوان عابد یل هدا و هر شاد بشه